ناڵپارێزی کوردستان کتێبخانەی دەنگی سەنتەری چالاکی گەنجان، سلەیمانی گەڕێکی بەختیاری، خوێندنەوەی سۆما عەبدوڵڵا کاوان حەمە کەریم، جێبەجێکردنی دەنگ کاوە حەسەن، میوزیک پیانۆ، بەرواری 3/5/2004 پەرتووکی چۆن دەبیت بە باشترین هاوڕێی خۆت، نووسینی میتریت نیومان بێرنارد بێرکۆتس، وەرگێڕانی لە ئینگلیزیەوە شێرزاد حەسەن، لە بڵاوکراوەکانی دەستگای چاپ و پەخشی سەردەم سلەیمانی 2002. پێشەچی ئەو کاتێک کە تۆریۆ تێبینی ئەوەی کرد کە زۆربەی پیاوان لەنێو بێئومێدیەکی کپ و خامۆش داهاشین، هەرگیز پێشبینی ئەوەی نەدەکرد کە ئەو بێئومێدیە دەکرێت پڕبێ لە هەراو دەنگەدەنگ، دەکرێت پیاوی ئەم سەردەمە بتلێتەوە و ئازار بچێژێ، بەڵام هەرگیز بە بێدەنگی ناتلێتەوە. ئێمە هەمیشە قسە لەسەر نیگەرانی و دەرد و بێزاری خۆمانەکەین، قسە لەسەر گرفت و کێشەکانی خۆمانەکەین. لە ڕۆژی ئەمڕۆکەدا بۆ هەمیشە دەرگاکانی هەڵاتن و خۆقوتارکردن هەن، بۆ هەمیشە پەڕەشوتێکمان دەست ئەکەوێت کە بە سەلامەتی بمانگەێنێتە سەر زەوی، هەمیشە گەر بمانەوێ کار و پیشەیەک دەست دەکەوێ، بێشمار گەمە و بەزم و خۆشی واهەن کە خۆمانی پێوە سەرگەرم بکەین. بۆمان هەیە سواری فڕۆکەیەک بین و لە دەست وەرسی ڕابکەین، بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەوەی کە زووتر و زۆرتر بێزارمانەکات بابەتگەلێکن کە دەکرێت هەمیشە بۆ گفتوگۆ لەسەرکردن کراوە بن. هەڵبەتە ئێمە قسە لەسەر هەموو ئەو شتە خراپانە دەکەین کە لە جیهاندا ڕوودەدەن، سەبارەت بە جەنگ دەدوین، سەبارەت بە خۆشگوزەرانی، نرخ و بەهاکان، پیسبوونی ژینگە، بەڵام ئێمە هەمدیست توانیمانە بە ئاشکرا و ڕاشکاوانە قسە لەسەر نەنکی و چەوت و چەوێڵی دنیا و ناوەی خۆمان بکەین. ڕاشکاوانەتر لە جاران قسە لەسەر نوشوستی و ناومێدی و بێزاری و دڵەڕاوچەی خۆمان بکەین، سەبارەت بە کێشە و گرفتەکانمان لەمەڕ ژنهێنان و شوکردن و سێکس، سەبارەت بە کەم و کورتی و ناتەواویەکانی ژیانمان، لەوانە نییە لە باب و باپیرانمان بەدبەختتر بین. وەلێ ئەوەی کە ئاشکرا و ڕوونە، ئێمە کارەسات و دەردەسەری و خەمەکان بە شتێکی سروشتی نازانین و لە بوون و ژیانی خۆماندا بە خۆمانی ڕەوا نابینین کە دووچاری شکستی و نوزدان بین. ئەگەر ئێمە ناشاد و پەست بین وا هەستەکەین دۆڕاوین، دەربەدەر و ماڵوێرانین، جێماوین وەک ئەو کەسی هەڵقەی زێڕینی بزر کردبێ. ئێمە وەک ئەو ئافرەتە دەم بە هاوارانەوەین کە بانگەشە بۆ ئازادی و یەکسانی ئەکەین. ئێمەش چ لەسەر ئاستی تاکە کەس و چ لەسەر ئاستی کۆ بە حەقی خۆمانی دەزانین کە داوای ژیانێکی پڕشکۆ بکەین و ڕەزامەندی و دەست بنین، جگە لەوەش هەبوونی کار و پیشەیەکمان نابدات بە ژیانمان. ئێمە هەر هەموو لە هەوڵی ئەوە داین خێر و خۆشی بۆ خۆمان وەدەست بێنین. هەمیشەش بڕوامان وایە کە ئێمە لە ژیاندا شایستەی پتر لەوەین کە دەستمان کەوتووە، یاخود ئێمە واین ئێمە دەتوانین هەر هەموو دەردە دڵ و خەمەکانی خۆمان بخەینە بەر چاوان و بە پەلە و دەست و برد و هەر هەموو کارەکان ڕیز دەکەین، سکاڵا لە کار و پیشەکانمانەکەین، لە ماڵ و مێرد یا دەردە دڵەکان بۆ سەردەمی زۆر تاڵی مناڵیە گێڕینەوە. دیارە زۆر بەشمان هەوڵی ئەوە دەدا کە ئەو کۆسبووتە گەرانە ڕابماڵێ. جار هەیە کار و پیشەکانمان دەگۆڕین، یەکدی تەلاق دەدەین و وەکو ژن و مێرجا دەبینەوە، دەچینە لای پزیشکی دەروونناس کەچی هەمیشە دەوروبەر لەوە سەرسامن کە ئێمە هەرگیز لە گلەی و گازندە ناکەوین. ئایا ئێمە بەڕاستی دەتوانین ژیانی خۆمان وا لێ بکەین کە شایستە بێ؟ وای دابنێ کە ئێمە لە ڕۆژگارێکدا ئاژین کە لە قەیرانێکی گەورەی کۆمەڵایەتیدا دەژی، لە دۆخێکدا کە بەهاکان هەر هەمووی لە داڕماندان، کە دەکرێت بوار و هەلیمانە و ژیان بۆ مرۆڤ مەزەندەی جیاجای لەسەر بکرێ. بەڵام لەگەڵ ئەوەشدا سەبارەت بەنەوەی ئێمە و بە بەراورد لەگەڵ نەوەکانی ڕابردوودا هەل و هەڵبژاردننی زۆرترمان لە بەردەمدا هەیە. گەر هێمنتر بدوین دەکرێت بڵین ئێمە کەڵکمان لەو هەلانە وەرنەگرتووە، بۆ نەمانتوانیوە چۆن دەتوانین. ئەو پرسیارانە خستە بەردەستی هەردوو دەروونشیکار لەمان هاتن، ئەوانیش دکتۆر بێرنارد بێرکۆتز و میلدرید نیومان، ئەو ژنومێردەی کە بەیەکەوە بەجیا بە هاوکاری کۆمەڵە کەسێکی تر سەرگەرمی ئەوە بوون کە یارمەتی خەڵکی بدەن بەوەی کە ژیانی خۆیان پڕ و جوانتر بکەن. وردبوونەوە شیکاری قسەکانمان بۆ لەمە دووە لەمەڕ ئەم مەسەلانە ئەبێ، بە مەبەستی تێروپڕی یەکانگیری مەسەلەکان وەڵامەکان ڕێک و دامەزراو دەبن، هەروەک ئەوەی کە تەنیا دەروون شیکارێک بدوێ. گفتوگۆ خەڵکی وای ڕادەگەێنن کە دەیانەوێت ئاسوودە و شادومان بن، کەچی لەوە دەچێت ئاسوودەگی و ڕاستەقینە خەونێکی محاڵ بێ. هەر یەکێک لە ئێمە زۆر شێلگێرانە دەیەوێت بیگاتێ، بەڵام بۆ زۆربەمان لەوە دەچێت قەت پێی نەگەین. ئێمە چه هەڵەیەک دەکەین؟ بۆچی ژمارەیەکی زۆر لە خەڵکی بە شێوەی جۆراوجۆر لە ژیانی خۆیان ناڕازین؟ ئایا مەسەلە بە تەنها ئەو سەردەم و زەمانەی کە تیایدا دەژین؟ ئاخۆ ئێمە چاوەڕانیمان لە دنیا زۆرە؟ ئێمە شتە هەڵەکانمان شتە نادروستەکانمان گەرەکە؟ دی باشە مەسەلەکانیش بەو ناشرینانە نین. خەڵکێکی زۆر هەن کە بە ژیانی خۆیان ئاسوودەن،
ئەوانە کەسانێکن کە بەدڵ و کۆڵ دەژین هەر چ کەساتێکیان لە زیندەگی خۆش دەوێ بەڵام قسەی زۆر لەسەر ناکەن ئەوان پتر سەرگەرمی ژیانن ئەوانە نەشت دەنووسن و نەدەچنە لای دەرنووسانی ئەوەش ڕاستە کە هەموو خەڵکی ئەو چێژ و سیحرە لە ژیانی ڕۆژانی خۆیاندا نابینن زۆرن ئەو کەسانەی کە ئەو هونەران نییە ژیانی خۆیان خۆش و ئاسوودە بکەن تو ناوی دەنی هونەر تۆ لە بڕوایەدای کە ئەوان شتێکە دەکرێت مرۆڤ فێری ببێ وەکو سەما یان گوزەرکەری بەڵام من دەبێ وا بیر بکەمەوە کە ئایا تۆ ئاسوودەی یاخود خەمگینی تۆ ناتوانیت بڕیارێکی خۆت دڵخۆش بکەیت تۆ دەتوانیت سەرگەرمی دەیهاشت بیت بەڵام من نازانم تۆ چۆن دەتوانیت خۆت ئاسوودە بکەیت بەڵام لە ڕاستیدا تۆ ناتوانیت ئەوە بزانیت تا ئەو کاتێک کە خەڵکی نەبینی ئاخۆ مەبەستیانە ئاسوودە بن ئاخۆ هەوڵی بۆ دەدەن بۆ وەڵامدانەوەیم پرسیارەت بەبارێکدا ئەوە ڕاستە بەڵام بەو شوەیە کە تۆ باسیەکەی بەشێکە لەو گرفت و کێشانەی ئەو کاتی ژمارەی زۆر لە خەڵکی بە دوای خۆشنودی و ئاسوودەگی داوێڵن ئەوان واستەکەن کە شتێک هەیە دڵخۆشیانەکات گەروەدەستی بێنن ئەوان هەمیشە چاوەڕێی ئەوەن کە ئاسوودەگی ڕویان تێ بکات ئەوان وای بۆ ناچن کە ئەویان شتێکە ناکرێ و چاوەڕێی بکەن بەڵکو دەبێ خۆیانی تیادا بژین خەڵکی دووچاری گەلێک گرفت و دەبێ تاوەکو خۆیان فێری زمانی فەڕەنسی یا فیزیا یا چوونە ژێر ئاو دەکەن ئەوان ئارامی ئەویان تایە کە فێری ماشێن لێ خوڕین بن کەچی هەرگیز بای ئەوەندە خۆسەغڵت ناکەن کە چۆن چۆنی خۆ لێ خوڕن بەسەر خۆدا زاڵ بن و خۆ بەڕێوە ببن باشە ئەمان بۆ چوونێکی سێر و مای پێکەنینە تۆمان تێدەگەیەنی کە ئێمە بۆ ئەوەی کۆنتترۆلی خۆمان بکەین دەبێ وەک ئەوە وابێ کە بە دوگمەداگرتن کار بکەین ئایا هوەری خۆ بەڕێوەبردن و ژیانکردن بەلای تۆ ناکرێ و لەوە ئاسایی سروشتی بێ بەڵێ لەوانەیە بکرێت بەڵام بۆ زۆر بەمان وانە ئێمە بەو سیحرونیێنیەوە لەدایک نەبووین کە فێرمان بکات چۆن چۆنی بژین زۆر بەشمان هەرگیز فێری نابین ناکرێ وا خوێن ساردانە و وامی کانیکانە لەم مەسەلەیە بچینە پێش بەڵکو دایە شدەیە کە دەبێ فێری ببین و بیکەین دەتوانین نمونەمان بدەیتە یەکەمیشت ئەوەیە کە دەبێ هەستی پێ بکەین ئەگەری ئەوە بۆ خۆمان دابنین کە ئێمە لە شوێنێکی هەڵەدا بە دوای بەختەوەریدا دگەڕین سەرچاوەکەی لە دەروی ئێمەدا نییە بەڵکو وا لە ناوی خۆماندایە زۆر بەمان نەمانتوانیەوە ئەو هێز و زە شاراوەیە لە خۆماندا بەدی بکەین ئێمە لە تواناکانی خۆمان کەمترمان وەگەڕخستووە هەروەش بەردەوام دەبین مادامە کە بە دوای کەسێدا دەگەڕین کە کلیلی دەواازەکانی ئەو مەملەکەتەمان بداتێ دەبێت دەرک بەوە بکەین کە ئەو مەملەکەتەوە لە نێو ڕۆحی خۆماندایە کلیلەکە ژوا بە خۆمان هەر کتومت لەوە ئاچێت کە ئێمە چاوەڕوانی ئەوە بین کە مۆڵەت لە کەسانێک وەربگرین تا دەست بە ژیان بکەین ژیانێکی پڕ و تێر و تەسەل بەڵام تاکە کەسێک کە دەبێ ئەو مۆڵەتە بدات هەر خۆمانین هەرچێشی کە بەسەرمان دێ لە ژیاندا بە تەنها خۆمان لێی بەرپرسیارین دەبێ ئێمە خۆمان هەست بەوە بکەین کە توانای هەڵبژاردنمان هەیە ئێمە سەبارەت بەو زەمانە باشەی هەمانە بەرپرسیارین لەوە دەچێ هێشتا بیرۆکەیەکی سێر و سەمەرە بێ گەر مەسەلەکە پەیوەندی بە ئێمەوە هەبێ ئەگەر بە تەنها ئەومان لەسەر بێ کە پەنجە بە سوچێکی سیحراوی بنێن و ئاسوودەگی و خۆشنودی داگیرسێنێ بۆچی هەرێکێ لە ئێمە ئەوە ناکات هیچ کلیل و سویچێکی سیحراوی لە ئارادانیە بەڵام هەر هەموو مەسەلەکە وەستاوەتە سەر هەڵوێستی خۆمان گەرمانەوەی لە ژیانی خۆمان بەرپرس بین گەرەکە گۆرانێکی زۆر لە هەڵسوکەوتی خۆماندا بکەین شێوەی نزیکبوونەوەمان لە شتەکانی دەوروبەرمان بگۆڕین ئێمە هەموو شتێک دەکەین بۆ ئەوەی خۆ لەو گۆڕانە بە دوور بگرین لەو پرسیارەتیە خۆ بێبەری بکەین ئێمە باشترە گەلەیی لە خۆمان بکەین یا ئەوە تا لە هەر شتێک کەوای لێکردوین غەمگین بین بێ ئەوەی هەنگاو بنین کەوا لە خۆمان بکەین هەست بکەین باشترین ئێمە هەتا کە باز لە هەست و نەستی خۆمانەکەین وەک ئەو وایە کە ئەو هەست و نەستە میوانی بیانی بن و لە ئەسێرەیەکی دیکەوە هاتبن ئێمە دەڵێن ئەو هەستە داگیری کردم وەکەوەی ئێمە کۆمەڵێک بوونەوەری بێدەسەڵات بین و هێزی سیر و سیحراوی پەناهەن لێمان بخوڕێ کەچی زۆر بە ئاسانی دەتوانین بڵێن من وام هەست بە شتەکان کرد ئێمە وا قساکەین کە هەست و نە شتێک بێ وەکو ئاو هەوا بگۆڕێ لە ڕۆژێکی خۆشەوە بگۆڕێ باو بۆران وا کە ئێمە هیچ دەسەڵاتێکمان تیانە بێ ئەو جۆرە خوێندنەوەیە بۆ سونەست و سۆزی خۆمان شتێکی بەکەڵکە لەو قولاپ و قەنارەیە دەرمان دەکات و بەرەو دۆخێک دەمانبات کە هەست بە خۆمان بکەین ئێمە خۆمان بچکۆلە دەکەینەوە تەنها بۆ ئەومان کە ئەو هەلە لە چیز خۆمان بدەین کە توانای بڕیار و هەڵبژاردننی شتەکانمان هەبێ تۆ دەزانی هەر بەڕاستی من بەلامەوە قورسە و بۆ چوونێکی واپەسەند بکەم مەبەستمە بڵێم کە هەست و نەستەکان سیر و پەنهانن دێن و دەڕۆن زۆربەی کاتیش تێناگەی بۆچی وایە گەر من تووڕۆ نیگەران بم لەبەر هۆیەک
من دەتوانم خۆڕا بکرم و قاپەکان نشکێنم، یان بتوانم خۆڕا بگرم و نەدەما پرمێ گریان، بەڵام ناتوانم هەروە بە ئاسانی بڵێم پەست و وەرس نابم، هەتا لەوەش دڵنیا نیم کە من چیم و چیم گەرەکە. سەرڕای هەموو ئەم شتانەش گەر شتێک ڕوویدا بێت ئازارم بدات کەواتە ئەوسا حەقی خۆما هەست بۆ ئازار و دەردە بکەم. بە دڵنیاییەوە دەبێ هەروە بکەیت. حەقتە لە بەرامبەر هەست و نەستەکانی خۆتدا ڕاستگۆ بیت. دەبێ حساب بۆ ئەو هەستانە بکەی کە ئازارت دەدەن، بە هەمان ئەندازە کە دڵخۆشت دەکەن. هەستکردن بە شتەکان بەو ڕاستگۆیەوە واد لێ ئەکات کە بەڕاستی خۆت بە ئادەمیزادێکی ڕاستەقینە بزانیت. بەڵام زۆربەی هەرە زۆری خەڵکی هەمیشە خۆ بۆ هەست و نەستە ناجۆر و ناخۆشەکان ئامادە دەکەن، بەڵکو هەتا دڵداریان لەگەڵدا دەکەن بێ ئەوەی بە تەواوی بەوە بکەن کە چی دەکەن. هەر خۆیان دەبنەوەی هێنانی ئەو خەم و دەردە دڵانە. ئەوان شتی وا ئەکەن کە وایان لێ بکات دەستێکی ناخۆش دایان بگرێ، پاشان هەر خۆیان بەڵێن من نەمتوانی یارمەتی خۆم بدەم و بەسەر خۆمدا زاڵ ببم. ئەو مەبەستەی کە لە پشت ئەم ڕستەیەوە هەیە ئەوەیە من یارمەتی خۆم نەدا، بەڵام ئێمە هەر هەمومان دەتوانین یارمەتی خۆمان بدەین. ئەخۆ بەڕاستی دەتوانین ئەمایان بیرۆکەیەکە کە دەموروژێن و جوانە. من دەمێ بۆ خەیاڵ و بیرۆکەیە بگیرسێمەوە ئەرێ چۆن دەتوانین. بە جۆرەها شێوە. یەکەمیان دەبێ بڕیارێکی بنەڕەتی بدەیت. ئایا دەتەوێ ورەت بەرز بکەیتەوە یان گەرەکتە دای بەزێنی؟ ئایا تۆ لەگەڵ خۆت دای یا دوژمنی خۆتی؟ لەوانەیە ئەمایان پرسیارێکی سەیر بێ، بەڵام زۆر بە سادەیی ئەتوانیت بڵین زۆربەی خەڵکی گەورەترین دوژمنی سەرسەختی خۆیانن. ئەگەر بڕیارت داوە یارمەتی خۆت بدەیت دەتوانین بەو کارانە هەڵسیت کەوات لە یەکەن هەست بکەیت باشی خۆشت لەو شتانە بە دوور بگریت کە هەستێکی ناجۆر و ناشتنت لەلا بەجێ دێڵن. بۆچی تۆ کارێکی وا دەکەی کە دوجار ئازاری ڕۆحی خۆت بدەیت کەچی زۆر بە ئاسانی توانیت کارێک بکەی کە دڵت خۆش بکات؟ ئەمان پرسیارشی گرنگە کە لە خۆتی بکەیت. خەڵکی سەبارەت بە پیسبوونی ژینگە نیگەرانن، بەڵام ئەو زیانی کە ئێمە لە خۆمانی دەدەین زۆر لەو زیانە قورسترە کە لەسەر دەستی ئێمەدا ژینگەی پێبۆگەن دەبێ. ئێمە پێویستیمان بە تەلەڤیزیۆن و نمایشی گاڵتە ئامێز نییە تاوەکو مێشکی خۆمانی پێپیس بکەین. ئێمە دەتوانین کاری جوانتر لەسەر خۆمان بکەین. نادە کەس پێی بوترێ کە خۆ بەکەم بزانێ و خۆ چکۆلە ببینێ. ئەو کاتەی خەڵکی بە دوای هەڵە و کەم و کوڕیدا دەگەڕێن زۆر بە ئاسانی دەستیان دەکەوێ یا هاتا دەتوانن بیخوڵقێنن. بەڵام ئەگەر لە ڕاستیدا شتیوانە بێ بۆچی دروستی دەکەن؟ بۆ زۆربەی خەڵکی دۆزینەوەی ئەو شتانی کەوایان لێ بکات هەست بە جوانی خۆیان بکەن شتێکە و دەهێنێ لەسەری بوەستین. هەندێک کەس هەر دەڵێ چاوی خۆیان بەستوێتەوە و ناتوان هیچ ڕووناکێک لە دەروی خۆیاندا ببینن. بەڵام زۆریشن ئەو کەسانی کە جگە لە ڕۆشنبیری دنیای سپی هیچی دیکە نابینن. ئەوان بەتەواوی لە خۆ ڕازین وا هەست دەکەن ئەگەر هەڵ و گوناهێک هەبێ ئەوا هی ئەوان نییە، بەڵام کەسێکی دیکە لە دەروی خۆیان خاوەنی ئەو هەڵانن. هەڵبەت، بەڵام هەتا ئەوانش لە ڕاستیدا بڕوایان بە شتەکانی خۆیان نییە. ئەوانەی زۆر بە دڵ و کوڵ هەوڵ دەدەن ئاوایی خۆڕازی بکەن، هەروەها خەڵکی دیکەش بەوەی کە ئەوان چەندە گەورە و مەزنن هەتا ئەوانش چاو لە شتێکی خۆیاندا دەخەن. ئەوان هەڵەکانی خۆیان نابینن چونکە ئەوان دەترسێن و هەستی ژەکەن کە خاوەنی هیچ شتێک نین. ئەوان وا هەستەکەن کەوتونەتە نێوان دوو بەرداش، نێوان ئەوەی کە تا ئەو پەڕی نمونەیی یان لە هەموو کەسێک خراپترن کە لەسەر ئەم زەویە ژیابێ. گرفتەکە لەوەدایە کە زۆر زەحمەتە واز لەم جۆرە ڕوانی نەبێنی، واز لەم چاوە بێنی کە ئاوایی خۆتی پێوە دەبینی، چونکە لەسەر ئەوە دامەزراوە کە ناتەوێت وەک هەیت خۆت ببینی. بۆ ئەوەی بگۆڕی دەبێ بەڕاستی لە خودی خۆت بڕوانیت و هەڵەکانی خۆت ببینی. پێویستە توانات هەبێ ئەوەش ببینی کە تۆ بەدەستی خۆت گەرەکتە، خۆت چکۆلە بکەیتەوە و لە نرخی خۆت دابەزێنی. دەبێ بڕیار بدەی کە تۆ مەبەستت نییە ئەوە بکەیت، کەواتە دەبێ هەستیتەوە و جارێکی تر ئەو شتانە بکەیت کە شکۆ و شانازی و خۆشت پێدەبەخشنەوە و بەوەی کە تۆ شایستی ژیانیت. وەکو چی؟ وەکو ئەوەی کە تۆ خاوەنی کۆمەڵە سەرکەوتن و دەستکەوتی ئەو کاتێک کە تۆ شتێکەکەی مەرجە شانازی پێوە بکەیت کە مەکێ لەناو ئەو شکۆیەدا بژیت، بۆ ئەوە شی ستایشی خۆت بکەیت، خۆشوو لەزەت لەو ئەزمونە بکەیت، بیکەی بە شتێک لە خۆت. ئێمە ڕانەهاتوین ئەوە بکەین نە بۆ خۆمان و نە بۆ خەڵکی تر. ئەو کاتی شتەکان بە هەڵەتدا دەڕۆن ئاشکرا سەرنج بۆ لای خۆیان ڕادەکێشن. ئەو کاتی شتەکان بە پوختی دەچنە پێشەوە دەبێت چالاکانە لیان وردبینەوە و سەرنجیان لێ بدەین. مەسەلەکە پەیوەندی بە خۆمانەوە هەیە کە بای چەند دەتوانین هەست بە خۆمان بکەین و حساب بۆ خۆناسینی ئەو زاتە بکەین کە خۆمانین. ئەگەر ئێمە چاوەڕێ بین کە ئەو خۆناسین و دان پێدانانە لە خەڵکی دیکەوە بێ زۆر بێزار دەبین. ئەو کاتی کە نایە، ئەو کاتەشی کە دێ لەوەدایە بێباکانە ڕەتی بکەینەوە. ئێمە هەمومان حەز دەکەین ستایش بکرین، بەڵام قەت سەرنجت داوە کە چ خێرا خۆش و ئەو ستایش و پیاڵدانە لە ناو دەچێ. کاتێک ئێمە خۆمان ستایشی خۆمانەکەین
ئەو خۆشنودیە دەنێو خودی خۆمان دامێنێتەوە. دیارەستایش و پێهاڵدان و پێزانین کە لە دەمی خەڵکی دیکەشەوە دەیبیستین شتێکی چاکە، بەڵام بەقەت ئەوە خۆش نییە کە لە خۆمانی ببیستین. ئەویان کارەساتی گەرێ لەو کەسە مەزنانەیە کە کاری گەورە بەجێ دەگەێنن، کە بۆ هەمیشە چاوەڕێ ئەوەن کە خەڵکی دیکە بێ لە برانەوە ستایشان بکەن و پێیان بڵێن کە ئەوان چەندە مەزنن، بەڵام کە دەچنەوە ژوورەکانی خۆیان هەڵدەلەرزن، چونکە ئەوان هەرگیز ئەو ستایش و پێهاڵدانە لە دەمی خۆیانەوە نابیستن. من وای بۆ دەچم کە وەک ئەو کەسانەوە بێ کە جارێک دووسێ یان هەمیشە دانەوەی شتێک بۆ خۆیان بسەلمێنن، چونکە قەت ئەو بڕوایان بۆ شتانە نەبووە، یان چەندین جار ئەو شتانە لەسەر یەک دەکردن و دەکردنەوە کە هەست دەکەن بەڕاستی نەبووتە خاوەنی ئەو کەسانی کە هەرگیز لە هیچ شتێک تێر ناخۆن. بڵێ ئەوان هێشتا لە شوێنێکی هەڵەدا بۆ شتەکانە گەڕێن. دەبێ وەک ئەوەی کە دۆن جوان دیکرد دەنێو هەموو پێخەفەکاندا هەبێ. ئێمە توانین شێتێتی و دۆخە ببینین. ئەو کاتێ سێری ئەو نمونە زۆر زەقاناکەین کە دەکرێت بڵین جۆرێک لە زێدەڕۆی تێدایە، بەڵام ئێمە هەر هەمومان لەوەدا کارامەنین کە بتوانین ستایشی ڕۆحی خۆمان بکەین. بە خۆدا هەڵبڵین ئەگەر کەسێک بۆ یەک هەفتە ڕێژیم بکات و خۆی لە خواردن و خواردنەوەی زۆر بە دوورگرت بێ، وای لێبێ لە 8مین ڕۆژدا ئەو ڕێژیمە بشکێنێ. ئەو زۆر خۆراکی کە دەیکات هیچ بەراورد ناکرێت لەگەڵ ئەو خۆزەرسەرنشکردنە کە زۆرەی دەراق بەخۆی دەیکات. دی باشە خۆ کەسێک هەفتە توانی پێڕەوی ڕژێمێکی باش بکات، حەق وایە ئەو کەسە شانازی بەخۆیەوە بکات و بگەڕێتەوە سەری، ئەگەر مەبەستی بێ مەترسێکە لێرەدایە. مەسەلەکە ئەوە نییە کە ئەو لە بەردەم خوانێکی پڕ لە خۆراکدا لاواز بوو و بەرگی نەگرت و لە 8مین ڕۆژدا شتکاندوێتی. مەترسێکە لەوەدایە کە ئەو کەسە ئەو وێنە جوانی خۆی لەلا بشێوێ کە یەک هەفتە کاری لەسەر ڕەسمکردنی کردووە. ئەمان شتێکە کەم کەس لە ئێمە تی دەگات، جا هەر بەڕاستی ئێمە ناتوانین وێنەی خۆمان بە جوانی ببینین. ئەو کاتی ئێمە بۆ بەیانەکەی ڕقمان لە خۆمانە بێتەوە دەبێت لە خۆمان بپرسین ئاخۆ کی بوو کە خۆمان لە بەرچاو کەوت و لەو هەڵس و کەوتە بوو کە شەوی پێشتر کردمان، یان لەو هەموو پەشیمان و خۆ سەرزەنشکردنە بوو کە لە ڕۆژی دواتر هەستمان پێکرد. بەڵام ئەی ئەگەر تۆ خۆت هەست بکەیت کە شتێکی پیس و بەدوو ناشرینیت، چونکە ئەوشیان لێ هەندێک کەس هەستێکی ڕاستەقینەیە، وان نییە تۆ چۆن دەتوانیت بە کەسێک بڵێ کاری ئەو تۆ بکات کەوای لێ بکات لە خۆی ڕازی بێت لە کاتێکدا ئەو کەسە هەر خۆی بە دوای ناشرین خۆی دەنوێنێ. من وای بۆ دەچم گەر کەسێک گوتی سیرکەن من کەسێکی بەد و ناشرینم، خۆما دەبینم و پێی ڕازیم، تکایە وازم لێبێنن. ئەوسا من ناتوانم هیچ بۆ ئەو کەسە بکەم، بەڵام خۆ ئەگەر ئەو کەسە ئەو مەبەستەی نەبێ زۆربەی هەرە زۆری خەڵک بەوە ئاسوودە نابن کە خۆیان بە بەد و ناشرین ببینن، بەڵکو هەمیشە لە ناخۆ ململانی ئەوەیانە کە پێچەوانی ئەو دۆخە بسەلمێنن. ڕاستە کە بەشێک لە ڕۆحی ئێمە قسە لەسەر نزمبوونەوەی گچکەکردنەوەی دەکات، بەڵام بەشێکی دیکە لە خودی خۆمان هەوڵ دەدا کە ئێمە بەرێتەوە سەر ڕەگەزەکانی جوانی. مەسەلەکە ئەوەیە کە ئێمە دەبێت ڕێز و جوانەکانمان بۆ خودی خۆمان هەبێ، کەواتە ئەو کاتی تۆ شتێکەکەی کەوات لێ بکات لە ناوەوە هەست بە خراپی خۆت بکەیت. لە خۆت بپرسە ئاخۆ تۆ خۆت حەست بەوەیە؟ ئەگەر وانە ئەو شتە مەکە کە ئەو هەستە ناجۆرت لەلات دەخوڵقێنێ، لەبری ئەوە بەو کارانە هەڵسەکە ئاسوودە و ئارام بدەکەن. لەبەر ئەوەی تۆ نهێنیەکی زۆر دەزانیت چین ئەو شتانی کە دەکرێت خەڵکی بۆ خۆیان پێڕێی بکەن. لە ڕاستیدا ئەوانە نهێنی نین، خەڵکی لەوە پتر دەزانن کە دانی پیا دەنێن. ئەوان نهێنیەکان لە خودی خۆیان دەشارنەوە، هەندێکیان زۆر سادە و ساکارن. شتی سەرشی ئەوەیە کە تۆ چاوەڕوانەکانت بەقەت توانەکانی خۆت بێ، دواو ئاواتەکانت. بۆ نمونە ئەوە بکەیت کە بۆتە ئەرک بەسەرشانتەوە، ئەگەر کار و ئیشێک چاوەڕێتە کە ڕایپەڕێنیت کەچی لەو لاوە لە خولای ئەوە دای تەمبەڵی بکەیت و ئەنجامی نەدەیت. لە خۆت بپرسە گەر فەرامۆشی بکەیت هەست بە چیەکەیت؟ ئەگەر هەستت کرد کە بەنەکردنی لە خۆت پەست و تووڕە دەبیت دەیکەواتە ئەو کاتە قۆڵی لێ هەڵماڵە و دەست بەجێ خۆتی بۆ تەرخان بکە. ڕێکە بە خۆت بدە ئەو لەزەت و تامە بچنیتەوە کە لە ئەنجامدانی کارەکەدا دەگا بە تۆ. خۆشی لەو ئەزمونە ببینە کەوای لە تۆ کرد لە بەردەمی خۆدا بەرپرسیار بیت، ئەوەیان بەڕاستی شاگەشکەت دەکات. هەتا کارێکی ناماڵ دەکرێ بەشێکی کەم بێت لە ژیانتا، بەڵام ئەو خۆشنودی بە درێژایی ئەو ڕۆژاستی پێدەکەیت ژیان خۆیەتی. ڕەنگە هەر خەیاڵکردنەوە لەوە کە لە دوای هەر کارێکی جوان تۆز بەچی دەکەیت، بێتەماییەوە دیهێنانی دایاها حاڵەت و جوان و سیر و سەمەرە. لەوانەیە هەست بەوە بکەیت کە جگە لەو کارە بچووکەی کردت لەوانەیە پتر هەست بە خۆشی بکەیت، گەر لە پاڵ ئەوەدا کارێکی دیکەش ئەنجام بدەیت، بەڵام لە هەمان ڕۆژدا دەکرێت بیر لە نووسینی هۆنراوەیەک بکەیتەوە.
ئایا ئەوان وا لە خەڵکی ناکات کە بە شێوەیەکی زۆر دڵڕقانە خۆ بەجەخس و سێنتر بزانن و بەسەر خواندا داخرێن؟ من دیمەنێکی وام لەبەر چاودایە. ژنێک بە دوو چاوی گەشەوە شێتانە پێشوازی لە مێردەکەی دەکات. ئێوارەیەکی درەنگە مێردەکەشی هەترەشتوانە لە دەوروبەری خۆی دەڕوانی و گوێی لە زاق و زریق و گریانی مناڵەکانە. پێخەفەکان هەڵنەگیران و دەشپرسێ ئەیکوانێ نانی شێوان کە چیشنە پارچە کاغەزێک دەخاتە بەردەمی مێردەکەی و پێی دەڵێ ئاها لەبەری ئەو شتانە چ شعرێکم نووسیوە. لە ڕاستیدا بم نرخەی تۆ دێڵی ژنێکی یەکجار کەم هەن کە بە نووسینی شعر ئاسوودە دەبن. ڕەنگە جارێک لە جاران کەمن ئەو کەسانەی ئاسوودە بن بە دڵڕەقی خۆیان لە بەرامبەر خەڵکی دیکەدا. ئەگەر شتێکی وا ڕووبدات لەوانەیە ژنە بەو نووسینەی شعرە دڵخۆش ببێ، بەڵام لە هەمان کادا هەست بە نیگەرانی ژەکات. بەڵام گەر هات و حەزی شعر لەگەڵ خۆی بردی هەڵبەت باشتر دەبێ کە بیر لە ڕێگە چارەی دیکە بکاتەوە. ئایا ئەم ناتوانێت ئەم شعر بنووسێ و هەم بایەق بەخاو و خێزانیش بدات؟ ئەگەر نەتوانێت دەبێت لە خۆی بپرسێ ئاخۆ بایەخی ئەو شعرە بۆ ئەم تا چه ئاستێکە؟ ئەگەر واشکایەوە کە بوون بە شاعر بۆ ئەو ژنە بایەخی زۆر و پێویستی پێیەتی، دەبێت بە دوای ئەوەدا بگەڕێ کە خەڵکانێک بدۆزێتەوە کە بۆ کار و پیشەکانی دیکە یارمەتی بدەن. لەوانەیە لەم ڕۆەوە مێردەکەی بتوانێت یارمەتی زۆرتری بدات. هەڵبەتە هەندێک هونەرمەند و نووسەر هەن کەوا هەستەکەن ماڵ و ژن بە کەڵکی ئەوان نایەت، هەر بۆیە هونەرەکەی خۆیان هەڵدەبژێرن و پشت لە ژیانی ژن و مێردایەتی یەکەن. دەکرێت ئەوەش بۆ خۆت ڕاست بێ. وابزانمێکێک لە مێردەکانی خات و کافرین ئان پۆرتەری ڕۆمانوس هەڵبەت دوای جابوونەوەی پێیوت بوو، بەڵام تۆ بەر لە من مێردت کرده بوو. مەبەستی لە مێردکردنەکە بە ئەدەب. ئێمە لەم حاڵەتەدا ناچارین بەپێی بایەخی شتەکان لە ژیانی خۆمان داڵسوکۆت بکەین و ئەوەی بە پلەی یەکەم هەڵبژێرین کە بۆ ئێمە گەورەترین مانابەخشێ. دیارە ئازانین کە ژمارێکی زۆر لە ئافرەتانی یەکسانی خواز و لیبراڵ داوای ئەوە ئەکەن کە هەندێک لە کار و ئیش و ئەرکەکانی ناوماڵیان لە کۆڵ ببێتەوە بۆ ئەوەی دایکەکان ناچار نەبن بەوەی کە لە کونجی ماڵەکانیاندا بگیرسێنەوە و بۆگەن بکەن. من دژی ئەوە نیم و لەگەڵ ئەوەشدام کە دەکرێت بەشێک لەو ئەرکانیان لەسەر شانسوک بکرێ و حەقی خۆیانە وەک پیاو لە دەرەوە کار و پیشەی دیکەیان هەبێ. بەڵام هەبوونی مناڵ بۆ هەر ژنێک جۆرێکە لە هەڵبژاردن. ئەگەر ژنان حەزیان لە منداڵە بەهەیان بێ، خۆ ئەگەر حەزی ژناکەن مناڵیان هەبێ با لەوەشدا هەر ئازاد بن. بەڵام هەر کاتێک بڕیاریاندا بێگومان دەبێ خۆ بۆ کۆمەڵێک کار و ئەرکی تازە ئامادە بکەن. ئەگەر ئەوان حەز ئەکەن ماڵ و مێرد و مناڵ و هەم کار و پیشیان هەبێ، ئەویان بڕیارەکە بۆ خودی خۆیان ئەگەڕێتەوە. لەم حاڵەتەدا ئەبێ خۆ بۆ زۆر ڕوبەڕووبوونەوە ئامادە بکەین. بۆ ئەوەش دەبێ کارامە و لێهاتوو بن. ئەگەر بە تەمای بڕیارێکی وان دەبێ هەر خۆیان هەوڵی ئەوە بدەن دەنگ کۆ بکەنەوە و ببنە هێزێک و داوای کردنەوەی کۆمەڵێ سێنتەری خزمەتگوزاری بکەن کە بتوانن هەندێ ئەرک و کاری ناوماڵی لە کۆڵ ببێتەوە، بەڵام ناشبێ واهز بکەن کە قوربانین. بەڵام مرۆڤ چی بکە گەردەستی بۆ هەموو شتانە ڕانەگات کە حەز دەکات بیان کات. ژمارەیەکی زۆر کەم لە ئێمە بووی دەکرێ لەوەشدا هەر یەکێک لە ئێمە ناچار دەبێ کە لە نێو شتەکاندا چەند شتێک هەڵبژێرێ. چ کاتێک وامان لێ دێ کە لە ناو خۆماندا بخنکێن و زۆر زاتیانە بیر بکەینەوە چین ئەو شتانەی کە ئەو لە ناوخۆدا خنکانە زیاتر دەکات. هەموو ئەو شتانی وات دەکات دڵت خۆش بێ و بەرامبەر بە خۆت ئاسوودە بیت لە خۆ خنکانە ڕزگارت دەکات. ئەوەش تێرکردنی ئەو بەشەنیە لە تۆدا کە حەز لە تەنیایی و دوورە پەرێزیەکات، بەڵکو تێرکردنی هەموو بوونی خۆتە. ئەوەش هەموو ئەو هەست و نەست و پەیوەندی و ڕۆحی بەرپرسیاریتیەیە کە تۆ لە بەرامبەر خەڵکی دیکەتا هەتە. خودبەرستی و چوونە ناوزاتی خود ڕازیکردنی چکۆلەترین بەشە لە تۆدا، ئەوەش بۆ ماوەیەکی زۆر کورت. مەسەلەی خۆ بە سێنتەرزانین ئەوەیە جۆ بە خۆت بدەیت و بایەخی زۆر بۆ خودی خۆت دابنیت. ئەمان خۆپەرستی نییە. ئەگەر تۆ نەتوانیت بایەخ بە خۆت بدەیت، ناشتوانی وەکو پێویست بایەخ بە خەڵکی دیکە بدەیت. لە ئەنجیل داهاتووە دەڵێ دراوسێکەت وەکو خۆت خۆش بوێ، نەک لە خۆت زیاتر یان لە بری خۆت. ئەگەر ئێمە نەتوانین خۆمان خۆش بوێ، ئەو خۆشەویستی لە چۆ بهێنین کەوا بێت بتوانین خەڵکی دیکەمان خۆش بوێ. ئەو کەسانی خۆیان خۆش ناوێ محاڵە بتوانن خەڵکانی دیکەیان خۆش بوێت. ئەوانشی کە خۆیان خۆش ناوێت دەتوانن خەڵکی دیکە بپەرستن، چونکە ئەوە بە تەنها پەرستنەوە دەکات خۆمان بچکۆلە ببینین و ئەوەی بەرامبەریشمان مەزن و گەورە. ئەوان ئارەزووی خەڵکی دیکە دەکەن، چونکە ئارەزووکردن لە هەستێکەوە دێ کە پەیوەستە بە ناتەواوێشی ناوەوە. هەستێک لە هەستەکانی ناکامەڵی کە مرۆڤ لە ناخی خۆیدا هەستی پێدەکات و هەمیشە داوای پڕکردنەوەی دەکات. بەڵام ئەوانە ناتوانن خەڵکی دیکەیان خۆش بوێ، چونکە خۆشەویستی سووربوون و دڵنیابوون و جەختکردنە لەسەر ژیانکردن. هەستکردنە بە بوونی خۆمان کە لە ناوەوە گەورە دەبێ و نەش و نما دەکات. ئەگەر تۆ خۆت خاوەنی نەبیت ناتوانیت بە کەسێکی دیکە ببەخشیت.
قسەیەک هەیە و دەوترێ کەمین شوێن کە خێری پێ دەشێ ماڵەکەی خۆتە. دروست وایە تۆ دەتوانیت جیاوازی لە نێوان خۆشەویستی و ئەو شتەی کە دەوێت لە خۆشەویستی بچێ بیکەیت. زۆر بە ئاشکرا دیارە لە پەیوەندی نێوان دایک و باوک و منداڵەکانیاندا هەستی پێدەکرێت. دایکان و باوکان هەمیشە ئەوە ڕادەگەێنن کە هەرچیەکی دەیکەن لە خۆشەویستیەوە دێ، بەڵام زۆر بە ئاسانی دیارە کەوا نەبێت. هەستی پێدەکەین ئەو کاتی دایچێک یان باوچێک لە پێناوی مناڵەکەیدا قوربانی بە شتێکەدات، تو هەست بەوە ئەکەیت کە لە شوێنێکدا هەڵەیەک ڕووی داوە، بە تایبەتی کە هەست بە کاردانەوەی مناڵەکە بکەیت، کاردانەوەیە کە ناجۆر بێ. مناڵەکە هەست بە گوناه هەکات، شوکرانە بژێر نییە، چونکە ئەوەی کە بە مناڵەکە دەگات شتێک نییە بە تەنها لە خۆشەویستیەوە بێت، بەڵکو لە جۆرێک لە نکۆڵیکردنەوە هاتووە، نکۆڵیکردن لە خود کە بە عەربی پێی دەوترێ نەکرانە زات، کە ئامادە نییە هیچ بەرهەمێک بچێتەوە کە لە پای نکۆڵیکردن لە زاتەوە هاتبێ. هەر شتێک کە لەسەر حسابی سڕینەوەی بەرامبەرەکەت بێ وەرگرتنی ڕاست نییە. بیرمان نەچێت کە نکۆڵی لە خود یەکێکە لە خراپترین حاڵەتەکانی چوونە ناو زات، خنکانن لە ناو خۆدا. بە واتایەکی دیکە سڕینەوەی زات و دیوێکی دیکەی خۆپەرستیە، چونکە دوجار تۆ ئەو بەشە لە خۆتدا گەورە دەکەی و خۆراکی دەخەیتە بەردەم کە هەست دەکەی هیچ بایەخ و نرخێک نییە، ڕۆحێکی بێکەڵک و مردوو لە خۆتدا دەلەوەڕێنی، کەسیش کەڵک لەوە نابینێ. ئەوەش بۆ مانایە نایەت کە تۆ بۆ هەندێک جارواز لە کۆمەڵە شتی خۆت نێنی و بۆ خێری ئەوانی دیکە، بەڵام ئەوان هەڵبژاردنێکی ئازادە، دەبێت لە ئەنجامی ڕێزێکەوە هاتبێ کە لە خۆتی دەگریت، نەک لەوەی تۆ نکۆڵی لە خودی خۆت بکەیت و خۆت بسڕیتەوە. بەواتایەکی دیکە مەسەلەکە ئەوە نییە کە تۆ چ دەکەی، بەڵکو مەسەلەکە وا دەکەوێتەوە کە بۆ دەیکەیت. تۆ لە هەموو قسەکانتا لەوە دەچێت بیتەوە سەر بیرۆکەی یا چەمکی هەڵبژاردن، لەوە دەچێت تۆ قسەیەکت لەسەر سەربەستی هەبێ. خەڵکی بۆ میشە لە ژیانی خۆیان داشتەکان هەڵبژێرن، بەڵام نایانەوێدان بەوە دابنێن تۆ سەربەستی ئەو کاتی لە بەردەم هەڵبژاردنەکانی خۆتە خۆت بەرپرسیار دەزانی. ئەو کاتی تۆ ئەو شتانە هەڵدەبژێریت کە خۆشت دەوێن و حەزیان لەیەکەیت، بەواتایەکتر هەڵبژاردنی ئەو شتانەی کە جێی بایەخی تۆن ئەوەندە گران نییە وەک مەزەندی دەکەیت. زۆر گرانە کە بیر لە هەموو کاتانە دەکەمەوە کە تیایاندا هەندێک ڕەفتارم نواندوو و لیان پەشیمانم، کە وەک ڕۆژی ڕووناک ئاشکرا و ڕوون بوون، کەچی من هەر بەردەوام بۆم وازم نەهێنەوە هەتا گەر خواردنی پارچەکێکێکی زیاد بێ یان هەڵچوون و تووڕەبوونێک لە بەردەم دایکمدا خەریکم لە تاوانە بقیژێنم. من دەتوانم بیر لە سەدەها کاتی وا بکەمەوە کە من تێیدا ویستومە ژیر و هۆشمەند و میهرەبان و جوان و تێگەیشت و پێگەیشتوو بم، دەیەها شتی ئاواهی جوان کەچی لە دوا ئاکامدا هەست دەکەم کە کەسێکی بێخێر و مناڵ بازاڕم لێ دەرچووە. بەڵام ئەوەی تۆ دێڵی هەستی هەموو کەسێکە، ئەی بۆچی بیر لەو کاتانە ناکەیتەوە کە دێدا جوان و هۆشمەند بوویت؟ بۆچی لە جاتی بیرکردنەوە لە دۆڕان و شکستەکانت بیر لە سەرکەوتنەکەت ناکەیتەوە؟ زۆرن ئەو کەسانی کە بە شێوەیەکی زۆر خراپ بیر لە خۆیانەکەنەوە و خۆ لەسەر بارە هەرە خراپەکان دەخەوێنن، لەسەر نێوچەوانی خۆیان دەنووسن و دەڵێن من کەسێکی زۆر خراپم کە هەمیشە شتی ناشرین و ناجۆرەکەم کە ناتوانم لەوە جوانتر و باشتر بم. هەر لە سەرەتاوە لە بری ئەوەی وا لە خۆمانی بگەێنین کە ئەو شتی بووی دەچین و دەمانەوێت جێبەجێ بکەین مەحاڵە. وا چاکترە و توانە وزەیە لەوەدا بەکاربێنین کە بەدوای دۆزینەوەی ئەو ڕێگەچارەیەدا بگەڕین کە لەوە نزیکمان بخاتەوە، ئەو کارە بەڕێک و پێچی ئەنجام بدەین. دەبێ خۆمان هەان بدەین و ورەمان بەرز بکەینەوە. تۆ ناتوانیت هیچ بکەیت گەر بڕوات بەوە نەبێت کە دەتوانیت بیکەیت، بەڵام گەر تۆ سوور بیت لەسەر ئەوەی کە تۆ لەو جۆرە کەسانەی کە ناتوانی بەسەر شاخێکدا هەڵزنەی یا وتارێک لە بەردەمی خەڵکیدا بخوێنیتەوە، هەموو ئەو شتە ئەوە دەگەێنێت کە تۆ تا هەنووکە هەوڵت نەداوە هیچ کام لەم کارانە بکەیت. هەندێک جار هەتا ئەمڕۆژ ڕاست نییە، چونکە ئەگەر خەڵکانێک بیانەوێ خۆیان وا ببینن کە ناتوان شتێک بکەن، لەم حاڵەدا دەتوانن ئەو کاتانەش لە یاد بکەن کە بەڕاستی توانیویانە تیایدا شتی باش ئەنجام بدەن. بەڵام هەتا گەر واشیان نەکردبێ هەموو ئەو شتەی کەلی دەدوێن ڕەفتارەکانی خۆیان و لە ڕابردوودا. کێ دەتوانێت پێشبینی ئەوە بکات کە لە داهاتوودا ئەوان چیان بۆ دەکرێت؟ ئەگەر ئێمە هەر لەسەر ئەوە بەردەوام بین کە تا هەنووکە کردومانە، ئەوە هەرگیز چاوەڕێ مەبن خەڵکی بگۆڕێن. دیارە دەبێت بڕوا بەوە بێنین کە خەڵکی بەردەوام لە گۆڕاندایە، ئەوەش هەرخۆی گەورەبوون و پێگەشتن و نەش و نماکردنە. کردنی ئەو کارانەی کە لەمە بەرقەت نەتکردوون هەندێک جار بە ئەنجامگاندنی کۆمەڵێشتا کە لە هەموو ژیان تابیرت لێ نەکردوێتەوە کە لە دەستی دێ بیان کەیت. لە ڕاستیدا من هەرگیز بەسەر شاخێکدا هەڵ نەزناوم و دڵنیاشم کە لە داهاتوودا ئەوە ناکەم. من مەزەندەی ئەوە ناکەم کە لە هەموو ژیان تاویست بێتت. هەڵبەتە شتەهارە قورس و گرانەکان مای سەریەشەی زۆرن. گەر بتەوێت بەو کارە قورسانە ڕابگەی دەبێت شێرگیرانە هەوڵی بۆ بدەیت، بەڵام گەر تۆ نەتوانی سنوور بۆ هەوڵ و تەقەلا و تواناکانی خۆتدا بنەی، لەوانەیە لە ئاکامدا ڕوبەڕووشتی زۆر مەزن ببیتەوە
کە حسابت بۆ نەکردبێ. کاسێتی یەکەم دیوی دووەم من لە میانەی کارکردنمدا ژنێکی گەنجم دێتەوە یاد کە لەلایەن دەرووناسێکی دیکەوە بۆ لای من ڕەوانە کرابوو. دیارە لەو کاتەتا کە ژنە هات ئەو هاوڕێ دەرووناسم سەبارەت بۆ نەخۆشی هیچی بە من نەوت. من ساڵێک و شتێک لەگەڵ ئەو ژنە خەریک بووم. ڕۆژێکیان هاوڕێیەکەم زەنگی بۆ لێدام و وتی من ئەو ڕۆژە لە شەقامێکدا ئەو ژنم بینی، زۆر ئاسوودە و گەشاو و سەرحاڵ دیار بوو. تۆ چیت بۆ ئەو کردووە گۆڕاوە؟ پرسییم بۆ ئەو چ دەردێکی هەبوو؟ پێیوتم بۆچی تۆ نەتزانی ئەو ژنە دووچاری شیزۆفرینیا بووە؟ هەڵبەت من نەمدەزانی و بەوەشەوە سێرم نەکردبوو لەژێر ناوی ئەوەی کە شیزۆفرینیای هەبوو بێ سەرگەرمی چارەسەری ئەو ژنە نەبووم. دیارە دوای ئەو ساڵە ژنە هیچ دەردێکی نەما. دەکرێت بە هەمان شێوە لە هۆمۆسکیۆچواڵەکان نزیک ببینەوە. سەردەمانێک دەرووناسەکان بڕوان وابوو کە بوارێکی کەم لە بەردەم گۆڕینی ڕەوشتی هۆمۆسکیۆچواڵەکاندا هەیە. کوشتنی ئەو مەیلینێر لەگەڵ نێر نووستنە زەحمەتە، بەڵام هەندێکی دیکە ئامادە نەبوون ئەوە بسەلمێنن و هەوڵیاندا لەگەڵ هۆمۆکان کار بکەن. سیرمان کرد ئەو هۆمۆسکیۆچواڵانەی دایانەوێ ڕۆشتی خۆیان بگۆڕن، بواری ئەویان لە بەردەمدا هەیە و دەیگۆڕن. هەنووکە ئێمە گوێبیستی گەلێ سەرکەوتنی دیکەین لەم بوارانەدا. چیرۆکی سەرکەوتنەکان زۆرن. سروشتی هۆمۆسکواڵتی نێربازی نەگۆڕاوە، بەڵام شەوەی ڕوانینمان بۆ ئەم ڕەوشتە گۆڕاوە. ئەوە شاندەکا خۆڕاهێنان و خۆپڕکردن و ئامادەجی بۆ پێشهاتەکان. ئەو قوتابیانی کە لەژێر ناوی تەمبەڵ و بیرکۆڵ و تۆمار و پۆلەن دەکرێن چاوەڕێمە کە فێریشتی زۆر ببن و زیرەک دەرچن، چونکە ئەوان بەتەنها ئەوە دەکەن کە مامۆستاکانیان لێیان چاوەڕێ دەکەن. مناڵەکان دەکەونە و دۆخەی هەستی پێ دەکەن. سەرباری ئەوەش ئەوان هەمیشە دەزانن لە چ جۆرە پۆلێکدا دانراون. گرنگ نییە لەژێر چ ناونیشان و کۆدێکدا پۆلەن کرابن. ئیدی ئەوان لەسەر ئەوە ڕادێن کە ئەوانی دیکە هەر ئەوەندە چاوەڕوانیان لەو مناڵانە هەیە. مەبەست لە چاوەڕوانی خراپی مامۆستاکانە. زۆربەی بیرکۆڵەکان لەو مناڵانن کە بە شێوەیەکی سروشتی نەشونومایان نەکردووە و گرفت و کێشەی تەندروستیان هەیە کە ڕێ لە فێربوونیان دەگرێ، بەڵام هەر ئەوانە دەکرێت فێر ببن و باش پێش بکەون و ئەگەر بەڕاستی بایەخیان پێ بدرێ و هان بدرێن. ئەوان وتەکەی بەڕێوەبەری زیندانەکەیمان هاتنمان بیر دەخاتەوە کە سەبارەت بە زیندانەکانی ئەوێ درکاندبووی. ئەگەر تۆ وەک تاکە کەسێکی تاوانبار مامەڵە لەگەڵ هەر زیندانێکی بەردەستی خۆتا بکەیت ئەویش لەوە جوانتر خۆی نابینێ، بەڵام گەر تۆ وای لێ بڕوانیت کە دەبێ ببێت یان دەتوانێت ببێت ئەویش لەوەدایە هەوڵ بدات خۆی بگۆڕێ و بەو کەسە بێ کە تۆ چاوەڕێیەکەی. ئێمە ئەتوانین پتر لەوە بکەین کە بیری لێەکەینەوە، بەڵام یەکەم جار دەبێت بڕوا بە خۆمان بێنین. پێویستە بە خەون و خولیایەکی پۆزتیفانەوە خۆڕابێنین، بەواتە ئەو هێمایە بەخۆ بدەین کە دەکرێت ئێمە بەرەو باشتر بگۆڕین. لەوە دەچێت ئەوان بۆ چوونێکی چاک و پۆزیتیفانە بێ، هەڵبەت کەمی ورو بەرخۆدانی دەوێ. ئێمە ڕۆژانەی جۆمان لەم ڕستانە دەبێت کە یەکێک بە مەبەستی خۆهاندان لەگەڵ خۆیدا دووباری دەکاتەوە. من ڕۆژ بە ڕۆژ و دادێ باشتر و باشتر دەبم، بەڵام نازانم و دڵنیانیم لەوەی ئاخۆ ڕستێکی وا قازەنجی هەیە یان زیان. نکۆڵیکردن لە دەنگ و چەڵەما ڕێگا چارەیەک نییە بۆ ساڵبوون بەسەر گرفتەکاندا. هیچ دەردێک چارەسەر ناکات، تەنها ئەوەیە کە یارمەتیت دەدات لەوەی ڕوبەڕووی کێشەکان نەبیتەوە. لەوانەیە خەڵکی بتوانن خەندە لەسەر لێوان بهێڵنەوە، بەڵام لە ڕاستیدا خاوەنی هەمان دەرد و کێشە کۆنەکانی خوان بن. جێی داخە کە بیرکردنەوەی باش و پۆزتیفانە تۆسقاڵێک ڕاستی تێدایە، بەڵام کاریگەریەکی درێژخایانی دەبێ یا لەوانە شەوانە بێ. ئەو کاتی پشت بەهێز و ویستی خۆت دەبەستیت تەواو بڕیاری خۆت دەدەیت. ئەو کاتە تۆ بە تەنها یەکێک لە ئامڕاز و ڕێگاکانی خۆگۆڕین بەکاردێنیت. ڕاستە کە تۆ پێویستیت بە بڕیار و سوربوون هەیە، بەڵام شتە هەرە چاکەکان بەوە نایەنە پێشێک کە تۆ زۆر لە خۆت بکەیت.
ئەو کاتی تۆ دەدەوێت لە ڕێی ویست و ئارزوەیەکەوە شتەکان ئەنجام بدەیت لەم حاڵەتە تۆ خۆتت ناچار کردووە ئاوایش ڕێزت لە خۆت نەگرتووە توای بۆ دەچیت کە گۆڕان شتێکە دەسەپێندرێت بەواتە خۆت ئەو گوڕوتینە تێدا نییە کە لەوە باشتر بکەیت بەڵام دەکرێت کاملبوون و پێگەشتێکی ڕاستەقینە لە ناوەوەی مرۆڤەوە سەر هەڵدەدات تۆ پێویستیت بەوە هەیە کە خۆت فێرکەیت چۆن لەگەڵ خۆتدا کار دەکەیت بەڵام ئەویان دەبێت خۆڕسکانە و ئارەزومەندانە بێت لە خودی خۆتەوە سەر هەڵبدات هەڵبەت ئەوە بۆ مانایە نایەت کە بە شوێنەی قەناعەت بە خۆت نەکەیت ویست و داوای تۆ دەبێت یارمەتیت بدات لەوەی کە بتوانیت بەڕاستی ئەوە بە بەرهەم بێنیت کە دەتەوێت ئەنجامی بدەیت خەڵکێکی زۆر لە ئێمە هەندێ ئاوات و ئامانجی زۆر سەخت و مەحاڵ دەخەنە بەردەمی خۆیان هەر کەسێک وا بزانێت کە دەتوانێت هەر شتێک بکات کە ئارەزووی دەکات و حەزی لێتی هێشتا باش خۆی نەناسیوە ئەوەیان بڕوا بە خۆبوونێکی پڕفیزە چونکە هیچ سنوورێک بۆ تواناکانی خۆی دانانێ ململانێ و هەوڵەکانی ئێمە هەرچەندە گەور و ڕاستەقینە بن کۆمەڵێ ئەگەری کراون بەڵام بەپێی وزە و تواناکانی ئێمە سنووردارن بەپێی هەوڵ و تەقەلا و حەزەکانمان شتێکی بێکەڵکە کە بڵێم من بڕیارم داوە بمەوێنە کێش ئەگەر ئەو توانە و بەهرەیەم نەبێ بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە ئەگەر توانە و بەهرە لە ئارادا نەبێ حەز و ئارەزوش پەیدا نابێ خودی ڕاستەقینە و ڕەسەنی تۆ ئەو شتانە ڕەت دەکاتەوە کە بە ڕۆحی تۆن ئاشنانین چونکە تۆ گەرەکتە وزە و هزرە شاراوەکانی خۆت بزانیت هەڵبەتە خەڵکانێک هەن کە دەیەها خەیاڵ و بیر و بۆچوونی شێتانیان بەسەردا دێ سەبارەت بەوەی کەوا هەست دەکەن دەتوانن بیکەن یان دەتوانن ببن بەڵام هەموو ئەو شتانە بیر و بۆچون و خەیاڵن نەک ئارزوی ڕاستەقینە ئەو کاتێ ئێمە حەز و ویستی خۆمان دەخێنە کار و زۆر لە خۆمان دەگەن هەندێ ئامان جۆدی بهێنین کە لە ڕۆحی خۆمانەوە هەڵنەقڵاون بەڵکو تەنها بۆ ئەو کردومانە کە دڵی خەڵکی پێخۆش بکەین یا هەر لە ڕێی خەیاڵ و فانتازیاوە حەزمان کردووە خۆمان بکەین بەو کەسانەی کە دەمانەوێ ببین لەم دۆخەدا خۆمان دەکەین بە بوونەوەرێکی سیر پیاوی میکانیکی وا کارەکتەری خۆمانی تیابند بکەین ئێمە و ئەو کەسانەمان بینیوە کە لەو حەزویستانەدا یەکدی دەگرنەوە هەوڵ و تەقەلاکە مەزنە بەڵام ئاکامەکەی ئەو بایەخی نابێ ئەوانە هەرگیز ئەو کەسانە نابن کە ئێمە حەز بکەین لەگەڵیاندا بژین و ببین هەتا خۆشیان حەز بە خۆیان ناکەن لەگەڵ ئەوشتا ئەوانی کە کۆنە بەدمەستن هەمیشە هەستێکی وا لە لای خەڵکی بەجێ دێڵن دەتوانیت بەو هەستە ناخۆش و گرش بوونە زۆر ترسناکان بکەیت ئەوان زۆر مادویان دەکات بەڵام تۆ ناتوانیت بڵیت ئەو هەوڵ و تەقەلایە بێکەڵکە یان ناتوانیت بڵیت ئەوان لە ئارەزوێکی ڕاستەقینەوە نایەت بۆ خۆڕزگارکردن و سەربەستی بەڵێ ئەویان ڕاستە کارەساتی ئەوان لەوەدایە کە زۆربیان ئەو هێز و وزەی لەو ململانەیە بە فێڕۆی دەدەن ناچن بەری بۆ بەرەڵا بکەن و ئازادی بکەن بە تایبەتی ئەو کاتی وزەکە لەوەدا بە فێڕۆ دەدەن کە چۆن نەبن بەو کەسەی کە خۆیان حەزی لێ نەکەن کەچی چاوەڕێ دەکرێت کە بە هەمان وزە و هێز دەتوانن ببن بەو کەسەی کە خۆیان خۆشیان لێ دێ ئەوان ئاوایی هەنگاوێکی زۆر باش چوونەتە پێشێ بەڵام دەبێت لێەوە بێ وەستان هەنگاوی دیکە بنێن ئەوەی کە من دەمەوێت بیڵێم ئەوەیە کە ئەگەر ئێمە دەمانەوێت ئەو کەسە بین کە لەناوە ئەو توانایەمان هەیە ببین بە هەموو زەویێزێ کە هەمانە ئەو کاتە دەبێ هەرچێشی کە لە تواناماندا هەیە بیکەین بە هەموو هەست و نەسمانەوە بە هەموو ئەو هزر و سەلێقە و زیرەکیی کە لە خۆماندا دشتی پێ دەکەین بە هەموو هەوڵویستی گەورەی خۆمانەوە بە هەموو بوونمانەوە ئەگەر توانیمان ئەوە بکەین قازانجەکەی زۆر مەزن دەبێ کەواتە بۆچی واناکەین بۆچی ژمارەیەکی زۆر کەم لە ئێمەوە بە دروستی دەژین چونکە بە دیوێکی دیکەدا قازانجێکی شارا و پەنهان هەیە لەو ئازار و تلانەوەیە لەبەر یەکشت مەسەلە ڕاهاتن و ئاشنابوونە بە دۆخێک وای لێ دێ کەپی ئارام بین واز لە خۆهێنان و ملکەچکردن و بەزین لە بەردەم شتەکاندا تا ئەندازەیەک ئارامیشی تێدایە بەواتامانەوە لەسەر وێنە کۆنەکان ئارامیەک بە هەندێک کەس دەبەخشێ خۆخستنە ناو باوەشی کردێشی خراپ کوێکی نابەجێ ڕێخۆش دەکات بۆ کوێکی خراپتر ئێمە خۆمان دەزانین کە چاوەڕێی چین ئەویان وامان لێ ئەکات ئاگاداری جیهانی دەوروبەر بین پێشبینی شتەکان بکەین بە جۆرێک لە جۆرەکان زاڵ بین یەشێک لەو شتانەی کە خەڵکی زۆر پێویستی پێیەتی ئەوەیە کە دەبێ هەست بەوە بکەین کە ئەوان لە جیانێکدا ئاژین کە دەتوانن باشتی بگەن هەر ئەوەشە بۆ تەیەکێک لە ئەفسون و سیحرە قوڵەکانی ئاین هەر بۆیە لە ڕۆژگاری ئەمڕۆکەدا خەڵکی زۆر شپرزە و شێواون مەسەلەکە بەتەنها دیاردەکانی کوشتن و بڕین و توندوتیژی نییە بەڵکو دیسانەوە هەستکردنە بەوەی کە ئێمە لە جیهانێکدا ئاژین هیچ مانایەکی تیا نەماوە وەک ئەوە وایە بڵێ چیتر شتەکان بەیەکەوە کۆنابنەوە ناگونجێن وردبوونەوە و لێکدانەوە کۆنەکان بە کەڵشی ئەمڕۆکە نایەن لە مرۆکەدا خەڵکی نازانن گرە و لەسەر چی بکەن و چ شتێک لەبەرچاو بگرن تا دێ شتەکان دەبنە جێ گومان و پرسیار دڵنیایی گران دەست دەکەوێ
ڕاستە کە ئاژاوەی کۆمەڵایەتی ترسناکە، بەڵام ئاژاو تێکچوون لەسەر ئاستی تاکە کەسیش ترسناکترە. ئێمە هەر لە سەرەتای تەمەنەوە بە ئەو ڕێگایانە دەگەڕێن کە لەو ئاژاو و تێکچوون و شپرزەیە یەکەم بکەینەوە و هەوڵ دەدەین بتوانین بەسەر خۆماندا زاڵ بین و جیهانیی ناڕێکی خۆمان ڕێک بخەینەوە. بە جۆرێک لە جۆرەکانی وەک زاناکان دەست پێ دەکەین. هێدی ڕوانینێکی خۆمان بۆ ژیانی دەوروبەر دروست دەکەین بە ئەندازەیە کە دەکەوینە ژێر لافاوێک لەو شتانەی دەمانوروژێنن. دەیها مۆتیڤ و پاڵەر کار خۆمان لە ناو هەندێکیان دەنین و باش و پوخت و ئارام، هەندێکی دیکەشان خراپ و ترسناک. ئێمە هەر خۆمان بڕیار دەدەین کە هەندێک کار و کردەوەمان ئەو ئەنجامانە دەدەن بەدەستەوە کە خۆمان حەزی پێ دەکەین. هەندێکی دیکەیان لەوانەیە دووچاری دەرد و کێشە و تەنگ و چەڵەمە بکەن. ئەوان چۆنی دەبێ؟ هەرێک لێمە خاوەنی بڕیار و گریمانی خۆیەتی کە دەکرێت هەرێکێک لە ئێمە بەخۆی بڵێ ژیان ئاواهیە. ئەو کاتی ئێمە لاوین هەروە دەڵێن ئیدی ئەوە ژیانە، ژیانە خۆی واڕۆیشتووە. ئەم جۆرە قسە و بۆچوونانە هەمیشە یارمەتیمان دەدەن و تا بڵێ جێی بایەخن، چونکە وامان لێ ئەکەن بژین و نەوەستین. گرفتەکە ئەوەیە کە ئێمە گەورە دەبین و پیرتر دەبین، ناچینەوە سەریان، هەوڵ نادین ئەزمموی زۆرتر وە دەستبێنین، هەر بە هەمان بیر و بۆچوونی کۆنی خۆمان لە ئەزمونە تازەکانمان دەڕوانین. من دڵنیام کە زۆربەی خەڵکی نکۆڵی لەوە دەکەن و شتێکی لەو بابەتیان هەبێ. هەندێ هەست و نەست لەوانەیە هەندێ مەیل و لایەنگری خۆگونجاندن ئاشنابوون بۆ شتانی کە لە سەردەمی مناڵیدا هەریەکە لە ئێمە بینیویەتی و پیان ئاشنا بووە، بەڵام بە دەگمەن ڕێک دەکەوێت شتەکان ئاواهی وەک تێوزەرکردن و تیۆرەکان ئاڵۆز بن. بەڵام زۆربەی خەڵکی بەخۆیان نازانن، چونکە هەرگیز بە زمان دەری نابڕن، نازانن کە ئەوان لە دۆخێکی وادا دەژین یان شتێکی لەو بابەتیان هەبێ، چونکە هەست و نەستەکان پەنهان و نادیارن. دەرک پێکردن و تێگەی شتێک نەبووە بەوەی قسەی لەسەر بکرێ. ئەو شتانەی کە نەمانوێراوە قسەی لەسەر بکەین یا لە بەردەمی خۆمان دادانی پێدا بنین، ئەو کاتێک کە مناڵین ئەویان مامەڵەکردنە لەگەڵ وزەیەکی مەزن و پڕ لە کێشە و گرفت لە نێوزاتی ئێمەدا. ئەو زەوهێزانە کە لە ژیانی ئینسانی خۆماندا گەرەکمانە، وەک سێکس و ڕۆحی دوژمنکاری کە دیارە زۆربەی خێزانەکان دەترسێن لی بدوێن. خۆشەویستی ڕق ئەو دوو شتەیە کە کەسەکان ناوێرن لی بدوێن و لی نزیک ببنەوە، هەر لەبەر ئەوە شەکە ئێمە بیر و بۆچوونی زۆر ئاڵۆزمان سەبارەت بە سروشتی ڕاستەقینەی خۆمان و واقع دەلا گەڵاڵە دەبێ کە دوجار ناتوانین قسەی لەسەر بکەین و تاقی بکەینەوە و لی وەرببینەوە. یەکێک گوتوێتی کە هێزدان لە نێو تاوێک لە بێئاگاییدا ئەم دنیای خوڵقاندووە، گەروابێ ئێمەش هەروامان کردووە. ئێمە بە شێوەیەکی نیوە خەواڵ و ڕوانینەکانمان بۆ دەوروبەردا دەمەزرێنین و هەرواش لیان دەگەڕین، هەروەک ئەوەی بە زەڕەبینێکی لێڵەوە لە شتەکان بڕوانین، هەر ئاوایی ژیانی خۆمان ڕێژ دەکەین. تۆ مەبەستە بڵێ کە گرنگترین بیرروبۆچن لە بیرروبۆچنانەی هەمانە سەبارەت بە دیاردا جیاکانی ژیان ئەوانەی کە ئێمە بێئاگان خۆمان لە لامان دروست بوون، هەر لە منداڵیشەوە لەگەڵ خۆماندا هەڵمان گرتوون. بەڵێ دەکرێت کاریگەری لەسەر هەریەکەمان زۆر توند و بەهێز بێ. زۆربەی جار کە ئێمە وەڵام بەو کەس و ڕوودا و ڕاستەقینانە دەدەینەوە، ئێمە بەتەنها ئەو بەش و ڕۆڵ و دەورانیان پێڕەوا دەبینین کە لەو ڕۆمانەدا هەیە کە لە ناخی خۆماندا و بە درێژایی ژیان نووسیمانە و دەینووسین. بۆ نمونە گەر کەسێک لە تەمەنی منداڵیدا دووچاری ئەوە بوو بێ کە کەسێکی گەوروجی باەخ و ئازیز بەجێ هێشت بێ، هەر ئەمەیان بەسە بۆ ئەوەی ببێ بە کلیلی ئەزمونێک یا دەواازەیەک تا لێەوە لە شتەکان و لە ئەزمموی هاوشەوە بڕوانێ. بۆ ئەوەش چەندین ڕێگە و شێوە هەن تا لەسەر هەمان ئەزمموی هاوشەوەی بەردەوام بێ. یەکێک لەو ڕێگانە ئەوەیە کە بە دوای ئەو جۆرە کەسانەدا بگەڕێ کە زۆر لە گوینە و لەوانەیە دیسانەوە بەجێ بێڵن. ئێمەش هەمومان بۆ دۆزینەوەی ئەو جۆرە کەسانە زۆر ورد و زیرەشین. ڕێگەیەکی دیکە ئەوەیە کە ئەو کەسە ڕفتاری وا بنوێنێ کەوا لەو خەڵکە بکات بەجێ بێڵن، یا هەر بە خەیاڵی خۆی وا مەزەندە بکات کە ئەو خەڵکە جیان هێشتووە، هەرچەندە لە ڕاستیدا کەسێک لەوانەیە مامەڵەیەکی ناشرینیان دەرەق بەو کەسێک نەکردبێ. هەر کام لەم ڕێگایانە هەڵبژێرێ، دوجار ئەم هەر ئەو چاوەڕوانەی خۆی دووپا دەکاتەوە، ئەو چاوەڕوانەی کە پێشبینی کردنە لەوەی ئەم جێ دەمێنێ یا بەواتایەکتر جێ دەهێڵن، بە تەنها بەوەش دڵی ئەو دەخواتەوە و تێر دەبێ. تۆ بڵی وابێت مەسەلەکە زۆر قورسە، یعنی بە هیچ شێوەیەک جی سوعبەتی تیا نابێتەوە؟ گەر پێ دڵم سەرسامە بیت، ئەزانی مرۆڤ بەردەوام حەزەکە کە قسە و چاوەڕوانێکی ڕاست دەربچێ؟ ئەوان ئەزمونێکە کە لە دنیادا هەوتاینێ و هەموو کەسێک حەزی پێ دەکات. یان باوا قسە بکەین هەرێک لە ئێمە گەر دەرکەوت بە هەڵەدا چووە زۆر وەڕس و پەرێشانە بێت. ئەوان ئەزمونێکی تاڵە گەر هەریەکەمان دووچاری ببێ، چونکە ئەوان زەبرێکی کوشندەیە کە بە ڕۆحی خۆپەرستانەمان دەکەوێت. ئێمە بەوە بریندار دەبین، بە تایبەتی گەرستمان کرد کە هەڵەمان کردووە
یان بە هەڵەدا چوین هەر لەبەر ئەوەشە کە خەڵکی نایانەوێ بگۆڕێن ئەوە مانای ئەوەیە کە ئێمە خۆمان دانی پێدا دەنین کە هەڵەین جارێکیان نەخۆشە بە تووڕێەوە بەڕوون داڵ شاخەوتی جا بۆ قسەی تۆ بێ کەسێکی وەک من 40 ساڵی تەمەنم کە ژیاوم هەر بە فیرۆ ڕۆیشتووە هەندێک لەو جۆرە خەڵکانە ئامادەن بۆ 40 ساڵی دیکەی تەمەنیان هەمان هەڵە دووبارە بکەنەوە کەچی ئامادە نابندان با هەڵە کۆنەکانی خۆیان دابنێن و چیتر زیانی گەورە لە خۆیان نەدەن خەڵکی کە لە ڕق زۆرن هەندێک جار لە دڵی خۆیان داوای بۆ دەچن کە ئەگەر بۆ ماوەیەکی درێژ لەسەر هەمان ڕفتار بەردەوام بن با هەڵەش بێ ئەوە دوجار دەبێ بە حەقیقەت هەر خۆیان ملکەچی ئەم واقعە تازەیە دەبن ئەویش بەردەوام بوونیانە لەسەر هەڵا بێ ئەوەی بیر لە خۆڕاستکردنەوە بکەن فەرزەندەکان هەوڵ دەدەن کە دایکان و باوکانیان بە هەمان ڕێڕەودا ببن بیان بن بەو مەرەیەدا ئەو کەسانی لە تەمەنی 5 ساڵیدا لە ئەکامی وەدەستنێنانی حەزێک یا هەر شتێک تووڕە و داغدار ببوون وا مەزانە کە گەورە بوون وازیان لەو تووڕە بوونە هێناوە ئەوان هەنووکەش ئەو مناڵانەی جارانن کە ورچیان دەگرت زۆربەی خەڵکی بەڕەوای دەزانن و هەمیشە بڕووبیانی زۆر بۆ تووڕەبوونی خۆیان دەدۆزنەوە دەتوانن دەیەها چیرۆکت بۆ بیژەڕنەوە لەسەر ئەوەی کە خراپ مامەڵیان لەگەڵدا کراوە هەمیشە خۆ بەڕاست دەزانن هەمیشە ستەم لێکراو خۆ دەبینن ئەوان کە مناڵ بوون فێڵیان لێکراوە بەڵام ئەوەی کە خۆیان هەستی پێناکەن ئەوەیە کە ئەوان بەم جۆرە بۆ چوونەوە بەم تەمەنە زۆرەی هەنووکیان فێڵ لە خۆیان دەکەن مادامە شەوزێکی زۆر لەوەدا بە فیرۆ دەدەن کە تووڕە بن لەو کەسانی ڕۆژێک لە ڕۆژان شتێک بێبەشیان کردوون ئاوایی ناتوانن وزەیەک لەوە تەرخان بکەن و هەوڵ بدەن بۆ دەستهێنانی ئەو شتەی ئەوان حەزی لێ دەکەن و گەرەکیانە دیارە لە هەنووکەدا گەروا بکەن بەواتە ئەو تووڕەبوونە دایک و باوکیان ئازار نادات بەڵکو خۆیان بێدەسەڵات و ئیفلیس دەبن و ناتوان هیچ بە هیچ بکەن نەفرەتە لەوە ناچێ ڕاستی و دروستی تیابێ کەواتە لێ بگەڕێن چۆنە باوە بێت گەروابێ ینی دەبێت دەفتەری کارکردنمان پاک ڕابگرین لە دوای ئەو هەموو بەسمی پێمان دەکرێت لەلایەن ئەوانەوە ئێمە هیچ پرسیار و ڕاستێکمان نەبێ خۆی ڕاستە هیچ کاتێک ئەویان ڕاست و دروست نییە کۆی شتەکان دوورە لە دادپەروەری ژیان خۆی بێدادپەروەریە کەچی خەڵکی لەگەڵێ ڕاهاتون و بێدادی بۆتە واقعە تۆ لە ئێستادا ناتوانیت هیچ بگۆڕیت هیچ ڕێگایەکت لە بەردەمدا نییە کە ئەو هەموو حسابانە پاک بکەیتەوە یان بە واتایەکتر ئەو هەموو قەرزانە بدەیتەوە و هەڵەکان ڕاست بکەیتەوە بگەڕێەوە بۆ شانۆگەرەکەی شکسپیر مەبەستم شانۆگەرەیەکی هاملێتە لە کۆداییدا هاملێت ویستی قەرزی باوکی بداتەوە هەڵەکان ڕاست بکاتەوە جیهانێکی ناڕێک و ڕێک بخاتەوە کەچی ئەم وەکو هەموو پاڵەوانە تراژیدیەکان دووچاری کارەساتێکی گەورە بوو ئەمان کۆتایەکەی مەرگە یان تاراوگەیە منفا ئێلکترای پاڵەوان لە گەڕان بە دوای پاکردنەوەی حسابەکان بووە هۆی مەرجی دایشی جارێکتر نەیتوانی بگەڕێتەوە ماڵی خۆیان و ڕێیون کرد هەمیشە ژیان دەمان خاتە سەر ڕێچکەیەکی تر و ئاراستەمان پێدەگۆڕێ ژیان وایە دەبێت بەری بۆ بەڕەڵا بکەیت دەبێت دەست بەرداری خەمەکانت بیت تۆ دەتوانیت بە درێژایی ژیانت وا بکەیت کە دایک و باوکت هیچ گلەی و گازندەیەکت لێ نەکەن دەشتوانێت خۆیشت دواز لە هەمان پرتە و بۆڵە بهێنیت و سکاڵا لە بەختی خۆت نەکەیت کەواتە دەبێ بخێتە پشتگوێ ئەو هەموو ئازار و تلانەوەیە هی ئەو هەموو ساڵانە هەموو ئەو شتانی کە لە مناڵی و بڕۆمان پیان هەبووە دەبێ ئێمە وا لە قەڵم بدەین کە هیچ کام لەم حاڵەت و شتانە وەک ئەوە نەبووە کە بیرمان لێ کردوتەوە بەڵام بەواتایەک لە واتاکان هەروە بووە کە تۆ بۆی چویت لەو سەردەمەدا ئەوەی کە بەدەگمەن خەڵکی تێدەگەن ئەوەیە کە ئەوان هەز ناکەن هەڵەبوون ئەو کاتانەی کە خاوەن ئەو بیر و بۆ چوونانە بوون تۆ مەبەستت ئەوە نییە بڵێ کە بەشێک لەو دەرپێکردن و تێگەیشتنە کە باسی لێوە ناکرێ وێنەیەکی ڕاستەقین و دەقاودەقی ئەو جیهانەمان دەداتەیە کە تێدا دەژین نەخێر بەڵام ئەوان باشترین مامەڵە و سەودا بووە لەگەڵ ئەو چمکەی کە ئێمە لە ژیاندا گرتومانە بەپێی ئەو شوێن و گۆشەی کە تێدا دەژین ئێمە هەر هەمومانۆک و بوونەوەرێکی چکۆلە دێنە ناو ژیان وەک کەسێک بە کەمترین هێز و تواناوە دێنە ناو جیهانێکەوە کەویش خانێکی چکۆلێ و ناوی خێزانە بێدەسەڵاتی هەرێک لە ئێمە لە ناو خانەوادەدا و لەو تەمەنە ساوایەدا شتێکی تیۆری نییە بەڵکو حەقیقەتە لە قۆناغەکانی سەرەتایی تەمەن و خۆگونجاندن لەگەڵ ژیانی دەوروبەردا ئێمە ناچار دەبین پشت بە خەڵکانی دەوروبەری خۆمان ببەستین لە تەمەنی 5 ساڵیدا پێویستیمان بەدایک دەبێ گەر بمانەوێ ئەو شتانەمان دەست بکەوێت کە حەزیان لێ دەکەین مەرجی یەکەم ئەوەیە کە دایکە دڵخۆش بکەین و دڵنیای بکەین بە هەر مانایەک بێژیانی ئێمە لەسەر ئەو جۆرە ڕەفتارە وەستاوە کە ئەوانی دیکەی پێڕازی بکەین
گەرمانەیە شتێکمان دەستگیر بێ داوایەکمان جێبەجێ بکرێ کارێک بکەین یەکەمین شت ئەوەیە کە دەبێت گەورەکان قایل بکەین و گرەویان لێ ببینەوە وا بکەین کە کاریان تێ بکەین گەرمانەوێ شیرینیمان دەستکەوێ یا هەتا گەر حەزمان لە چوونە سینەما بێ مەرج یەکەم ئەوەیە ئەوانی دیکە ڕازی بن کەواتە زۆر گونجاوە لەو سەردەمەدا کە مناڵین داوای یارمەتی لە گەورەکان بکەین دەبێ فێر ببین چۆن خۆشەویستی ئەوانمان دەستگیر بێ دەبێ وایان لێ بکەین تێمان بگەن و بەزەیان بجوڵێنین هەڵەکە لەوەدایە کە ئەو هەستکردنە بە بێدەسەڵاتی خۆت لەگەڵ تا گەورە بێ چونکە هەر کەسێک لە ئێمە دەبێ هەوڵی ئەوە بدات گەورە بێ و پشت بەخۆی ببەستێت مەسەلەکە بە تەنها ڕازیکردنی ئەوانی دیکەش نییە ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان حەقیقەت بووە دەکرێت ببێ بە خەیاڵ و فانتازیا کە مرۆڤ گەورە دەبێت مەرج نییە لە هەموو هەڵس و کەوتێکدا بیر لەوە بکاتەوە ئەوانی دیکە دڵخۆش بکات دیارە کە منداڵە پێویستی زیاتر بەوە هەیە ئەوانی دیکە لێ ڕازی بن ئەو شتەی جارێک لە جاران کەسانێک بۆ تۆی کردویانە تۆ هەنووکە دەتوانیت بۆ خۆتی جێبەجێ بکەیت ئەو کاتی تۆ تەمەنت لە 30 ساڵیدایە پێویستت بەوە نییە کە دایکت وەک ئەو سەردەمە خۆشی بوێت کە تەمەنت تەنها 3 ساڵ بووە پێویستت بەوە نییە هەنووکە هەمان مامەڵە و ڕەفتاری سەردەمی مناڵی لەگەڵدا بکەیت ئیدی چیتر پێویستت بەوە نییە لە تووڕەبوون و هەڵچوونەکانی بترسیت مەرج نییە هەمان ئەو بووین باخانە ببەستیت کە ئەم حەزیان پێ دەکات هەر هەمانە و ئافرەتانت خۆش بوێ کە ئەم پەسەندیان دەکات ئەوانە هەمووی تەواو ئەوانە دەبن بە مێژوویشی کۆن تۆ هەنووکە خاوەنی خۆتی چنێر بیت و چمێ چ ژنێتی بی و چ پیاوەتی هەرهی خۆتە بەڵام زۆربەی خەڵکی لەوە تێناگەن بۆچی ئەو خەڵکە ڕێز لە سەربەستی خوان ناکردن و هەوڵ نادەن وە دەستی بنێن ئەوە ترسێکی کوشندەیان هەیە لەوەی کە شتێک بدۆڕێنن یان شتێکیان لە کیس بچێ کە بێ ئەوە ناتوان ژیان بکەن تۆ دەزانی ڕۆسۆی فەیلسوفی فەڕەنسی وتێکی زۆر جوانی هەیە کە هەمیشە خەڵکی دووبارەیەکەنەوە ئەم وتێتی مرۆڤ بە سەربەستی لەدایکە بێ بەڵام لە هەموو شوێنێکدا کۆت و زنجیر کراوە ئەم وتەیە لەو ڕاستیەوە نزیکە گەر بڵێ مرۆڤ بە کۆت و زنجیرەوە لەدایک بووە بەڵام هەرێک لە ئێمە بابی ئەوەندەی هێز و توانای تێدایە گەر بیەوێ خۆی ئازاد بکات زۆربەی کات خەڵکی خۆیان بەو کۆت و زنجیرانە دەبەستنەوە هەتا ئەو کاتەش کە گەورەتر دەبن و ئیدی سەروەختی ئەوە دێک کە چی دیکە پێویستیان بەو کۆت و پەیوەندە نەبێ چاکە وایە منیش بەزەندەی ئەوە دەکەم کە بە ئاشکرا دیاردەکان جۆرە خەڵکانێک هەن بە کۆت و پەیوەندەکانەوە بەستراون و لی نابنەوە بەڵام بۆ چی دەبێ وابێ چ شتێکە ئێمە لی دەترسین و نامانەوەی لە دەستمان بچێ لە ڕاستی داسێکی زۆر منداڵانەیە هەستی ئەوەی کە تۆ لە مەترسی دووریت گەر خۆت بۆ شتانەوە ببەستیتەوە کە لەسەریان ڕاهاتوویت ملکەش بوونە بە دۆخێک کە پێی ئاشناین هەر کاتێک خۆمان بە بچووک و گرنگ بزانین و خۆمان بە بێدەسەڵات و بەستەزمان ببینین ئەوە بەڵگەیەکی ڕوونە کە ئێمە لە بەردەمی کۆمەڵی خەڵک داین کە لە ئێمە بەهێزترن لە بەردەمی کەسانێکدا کە ڕەنگە هەربوونیشان نەبێ ڕەنگە ئەو کەسە گەورانە کەسانی جوان و ئادەمیزاد نەبن ئێمە هەمیشە لە ترسی ئەوەدا دەژین کە ئەو گەورانە لێمان بخۆڕنەوە گلەیمان لێ بکەن بەسەرماندا هاوار بکەن هەرچیمان پێ بکەن ئێمە ملکەچ و قایلین تەنها شتێک کە دەمانەوێت ئەو گەورانەمان لە دەور بن گەر لێمان نزیک بن ئەوە هەست بە تەنیایی ناکەین ئەو تەنها شتێکە کە مرۆڤ لێی دەترسێ ترسی تەنیامانەوە هەر بۆیە گەورەکان هەرچی بە کەسانی دەوروبەر دەکەن ئەوان ڕازین بۆ نمونە ئەگەر دایە و بابە لێمان تووڕە و داغدار بن تەنیا دەمێنینەوە بەڵام هەستێکی لەو بابەتە لە تەمەنی 4 ساڵیدا جیاوازە لەگەڵ ئەو کاتی کە مرۆڤ هەڵکشاوترە دیارە منداڵ گەرەستی کرد بە تەنیا جێماوە دەترسێ چونکە دەزانێت بە تەنیا جێی بێڵن دەمرێ بەڵام سەبارەت بە کەسێکی گەورەتر تەنیایی هەستێکی دیکەیە و تەواو جیایە ئەوە هیچ کە گەورە دەتوانێت بە تەنیا بژی بەڵکو پێویستی بەوە هەیە کە تەنیا بێ زۆر جاران تاوەکو گەشە بکات خۆی بناسێ پەرە بە توانەکانی خۆی بدات کەسێک کە بەرگەی تەنیایی خۆی نەگرێ کەسێکە کە نازانێ ئیدی تەواو ئەم گەورە بووە بەڕاستی ئازایەتێکی دەبێ مرۆڤ واز لەو هەستە بێنێ کە دەکرێت فانتازیا و خەیاڵێکی منداڵانە بێ کەوا تێبگەیت تۆ بە تەنها لەگەڵ ئەوانی دیکەدا سەلامەتی ئەگەر نا لە مەترسیدا بژیت ڕاستە کە تا مرۆڤ گەورەتر بێ تێدەگات کە ئەم لە گیانێکدا دژی کە هەرگیز بە تەواوی لێی دڵنیا نییە بەواتە هەست نەکردن بە ئاسایش لەگەڵ تا گەورە دەبێت بەڵام ئەو کاتی دەبینە خاوەنی خۆمان و ڕێز لە تەنیایی و سەربەخۆی خۆمان دەگرین ئەوە ئەو کاتەیە کە دەتوانین ئازاد بین و هەناسێکی پاک هەڵمژین ئەو کاتێک کە بڕوامان بەخۆ دەبێ کە تەواو تۆکمە و دامەزراوین ئەوە ئەو کاتەیە کە ئیدی ژیانی ڕاستەقینەی ئێمە دەست پێ دەکات ژیانی مرۆڤێکی گەورە کەوا دەڵێ هەستی پێ دەکەم شتێکی سەیرە بەڵام ترسناکیشە
تا ڕادەیەکیش مرۆڤ خەمناک و وەرز دەبێ بەڵام مرۆڤ گەروای لێبێ بە تەنیا و خاوەنی دنیاکەی خۆی بێ لەوانەیە دووچاری گەلی کێشە و گرفت بێ ڕەنگە وا هەست بکات کە فەرامۆشکرایەوە شتێک لە ناخەوە لەم دۆخە دەمترسێنێ وام لێ دەکات لێ بڕەومە و بەڵام ناتوانم بڵێم بۆچی وایە ئەو بە تەنیا تۆ هەست ناکەی زۆرن ئەو کەسانی کە ناوێرن هەنگاوێک ڕوو تەنیایی و سەربەستی و سەربەخۆی خۆیان بنێن هۆیەکەش لەوەدایە کە ئەو کەسانە ڕایەکی زۆر ناجۆریان هەیە پرسیار و گومانیان هەیە لە دڵی خۆیاندا دەڵێن ئاخۆ چ دەقەومێ ئەگەر هەنگاوێک وا بنین ئەوە شاندیسانە و خەیاڵ و ئەفسانە و ترسێکی منداڵانەیە ئەو کاتێک کە منداڵ بووین بە تەنها ژن و پیاوێکمان دەدی کە ئەوانش دایک و باوکە بوون ئەوان کەسانی لە ئێمە گەورەتر و هۆشمەندتر بوون بۆ منداڵ هەر هەوڵ و تەقەلایەک هەر ئەزمونێک کە بیەوێ خۆی تێفڕێ بدات بێ ئەو دوو کەسە ناکرێ هەموو شتەکان لەڕێی ئەوانەوە مەیسەر دەبوو کەواتە منداڵ وا ڕاهاتوو وا شاوەڕە دەکات کە بۆ هەر کارێک دەیکات دەبێ ژن و پیاوێک لەو ناوەدا هەبن خۆگەر هات و کەسێک بتوانێ و ئەو جورئەتی هەبێ ڕۆڵی گەورەیەک ببینێ ئەوە ئەو منداڵە ترسنۆکە چاوەڕێ دەکات گەورەکە بشکێنێ سوچی بکات سەرزەنشتی بکات ئەو منداڵە بۆ بیرۆکەیە گەورە دەبێ کە بۆ هەموو بڕیارەکان بگەڕنەوە لای گەورەکان بۆ هەستە شۆ لەدایک دەبێت کە ژیان گۆڕەپانی کێبڕچێ و پێشبڕچەیە بۆ ئەوەی قەرزی کەسێک بدەیتەوە مەرجە لە کەسێکی دیکەی بدزیت زۆر بەداخەوە کە ئەم جۆرە بیر و بۆچوونە دەبێت بەوانە و دایک و باوکان منداڵەکانیان پێگۆش دەکەن کە دیاریشە ئەم بیر و بۆچوونەی دایکان و باوکان لەگەڵ منداڵەکانیاندا دابەشی دەکەن بیر و بۆچوونێکی ناشرین و ناجۆرە ئەگەر هەر ئاوایی جێی بێڵن و کاری لەسەر نەکەن ئەوە خەڵکی لەو جۆرە کەسانە وەڕس و لالوود دەبن بێگومان کەسانی وا گومانکار ژیانیان ئاسان نابێ هەر کارێک کە دەیکەن پڕ دەبێت لە دڵساردی و ناومێدی ئێمە ئەگەر ژیانی خۆمان بخێنە ناو دەستی خۆمان ڕەنگە هەستێکی وا سێرمان لەلا دروست بێ کە ئێمە بەم پێیە ژیان لە کەسێکی دیکە دەسێنینەوە بۆ نمونە گەر ئێمە ببینەوە بە خاوەنی خۆمان واز دەکەین کە ئیدی ئەویان ستەمێکە دەرحەق بە دایک و باوکانمان بەواتایەکی مەجازی خواستنی مەرگە بۆ ئەوان بێگومان هەرێک لە ئێمە گەر ئاواهی بیر بکاتەوە زۆر ڕاڕاو دوو دڵ دەبێ چونکە لە ئاکامە زۆر ترسناک و وێرانکارەکان دەترسێ زۆر بە ئاسانی زۆڵ و چەپەڵ دەبین لە بەرچاوی ئەوانی دیکە ئەو کاتەی بمانەوێ ژیانی خۆمان بژین خەڵکی حەز ناکەن وا هەست بکەن کە بکوش و ببڕی کەسانی نزیک بە خۆیانن هەر بۆیە لە هەموو شتێکدا پاشەکشە دەکەن بەڵام هەر دەبێت ڕوو بەڕووی ئەو هەستە ببینەوە ناچارین کە بەرەو پێش بچین ئەوان نرخ و باجێکە گەر بمانەوێ خۆمان بدۆزینەوە باجیەوەی کە ذاتی خۆمان بسلمێنین بەڵام من گلەی ئەوان لێ ناکەم هەتا گەر پاشگەسیش ببنەوە تەنها ئەوەیە کە من نامەوێ وا هەست بکەم کە بکوژم خەڵکی بێ ئەوەش بایی ئەوەندا هەستێکی گوناهبارانان هەیە کە خۆ بە تاوانبار بزانن دەبێت تۆ ئەموو ئەو هەستونەستانت هەبێ گەرتەوێ بە تەواوی گەورە بیت وا چاکە هەموو ئەو حاڵەتانە تاقی بکەیتەوە تیاندا بژیت ئاگات لێ بێ ئەوەی تۆ دەیکوژیت دایە و بابە نین بەڵکو کوشتنی ترسی خۆتە لەوان لابردنی ئەو دەسەڵاتەیە کە بەسەر تۆ هەیەە دەبێت بە شێوەیەکی زۆر سادە و سروشتیانە بەڵام دڵڕەقانە خودی خۆت هەڵبژێریت حساب بۆ شتەکانی خۆت بکەیت پتر لە دڵڕاگرتنی ئەوان گەر تۆ بەردەوام ئارزوەکانی خۆت هەرچی هەوەس و حەز هەیە بیان خەیتە دەست دایک و باوکت بە تەنها بەگوێ ئێوان بکەیت هەرگیز چاوەڕێ مەکە کە تۆ بە خاوەنی خۆت بیت و هەموو شتەکانت بکەونە ژێر دەستی خۆت ئەگەر تۆ پێ لەسەر مافەکانی خۆت دابگریت مەترسێ چونکە کەس لەو جەنگەدا ناکوژدە و نامرێ بە تەنها تارمایە پیرەکان نەبێ هەڵبەت گەر تۆ بۆ ماوەیەکی زۆر درێژ چاوەڕێ بیت ئەو سالەوانەیە واقع بۆ خۆی هەڵ لەگەڵ فانتازیا و خەیاڵ و ترسەکانی تۆ دایەک بگرنەوە من یەکێک دەناسم دیار ئەو سەردەمە کچ بوو وای مەزەندە دەکرد گەر شو بکاو مناڵێکی ببێ ئەوە ئەو مناڵە کە گەورە بوو دایکی دەکوژێ هەر بۆیە تا تەمەنی 45 ساڵی لەو ترس و دڵڕاوچێدا ژیا لە ڕاستیشدا ئەو کەسە لەو تەمەنەدا بە دەردی خوا مرد بەڵام ئەو ئاکامە سروشتیە وەک مەسەلەی کوشتنەکە درامی نییە ئەم مەسەلەی هەست و سۆزە و بەخشینی کەم یان بەواتایەکی دیکە قرچۆکی لە دەربڕیندا بۆتە سەرچاوی بەخالەت و ئیرەیی ململانە و بێزاری بەڕاستیش وەک ئەفسانی لێ هاتووە بیرکردنەوە لەو شتانە بیرکردنەوەیەکی سیحر ئامێزە وای لێ هاتووە کە کاریگەری هەست و سۆز بەخشین و نەبەخشینی گەورەتر بکرێ لە قەواری خۆی واتا کاریگەری هەر یەک لە ئێمە لەسەر ئەو دەور و بەروژینگەی تایدان جۆرێک لە زێدەڕۆی و پێوە دیارە مەسەلەکە هەرگیز بەم شێوەیە نییە ئەوەی کە تۆوە دەستی دەهێنی وەرگرتنەوە و لێستەنەوەی شتێک نییە لە کەسێکی دیکە تو هەرچیەکی بکەی دنیا لە شوێنی خۆیەتی و ژیانی ژەر بەردەوامە خەڵکی پێویستە لە بەرامبەر یەکدیدا و
لەسەر کۆمەڵێک شتی ڕاستەقینەدا پێشبڕکێ بکەن. لەنێو جیانێکی ڕاستەقینەدا دەکرێت ململانەی لەسەر وەدەستهێنانی کار و پیشە کورسی خوێندن و تون بێ، بەڵام مەبەستی من بەتەنها ئەوە نییە. گرنگترین شت لەنێو ئەو ململانە و هەڵچوون و داچوونەدا بەتەنها خۆت بە خاوەن بیر و بۆچوونی ڕاست بزانیت. ئەگەر تۆ مەزن و گەورەتر بوویت، ئەوە مانای ئەوە ناگەێنێ کە من بچووک بوومەتەوە. هەمیشە شوێنی چۆڵەم جیانەدا بۆ کەسە مەزن و مرۆڤە سیر و سەمەرەکان هەیە. هەمیشە کەسەکان دەتوانن دەستکەوتی گەورەیان هەبێ. هەر کاتێک درکمان بۆ ڕاستیە کرد، ئەوساش خۆشیەکی زۆر لەوەدا دەبینین کە ئەوانی دیکە کۆمەڵێک شتیان پێکرا و دەیکەن. لەوەشدا ئێمە هەست بە بچووک بوونەوە و کەمی خۆمان ناکەین. کاسێتی دووەم دیوی یەکەم. لە هەمان کاتدا ئێمەش دەتوانین کار و ئەرکی خۆمان بە جوانی بەڕێوە ببین، بێ ئەوەی هەست بە دڵەڕاوچە و ترس بکەین، بێ ئەوەی وابزانین کە دەرحەق بە خەڵکی دیکە ئێمە تاوانبارین. گەر مەسەلەکە بێتە سەر بەخشینی سۆز و میهر، ئێمە پیسکە و قرچۆک نین، بەڵکو بەڕاستی هەر هەمومان لە جیانێکدا ئەژین کە دەکرێت بیڵێن هەندێک جار هەست و سۆستیایدا زۆرە و سەر دەکا. زۆر مەگەڕێ، هەر سیرێکی دەوروبەری خۆت بکە. گربیت سەرچاوە ئینسانەکانی خۆمان بتەقێنینەوە لی کەم ناکات، بەڵکو دەتوانین بڵین ئەگەرەکانی ژیانمان لە بەردەم تا دەکاتەوە. ئەو سەرچاوانی هەست و سۆز کوێر نابنەوە. گرنگ ئەوەیە خاوێنیان بکەینەوە، گەروانەکەین دەگیرێن تا ئەبەد کوێر دەبنەوە. ئەوە شان شتێکە کە خەڵکی ناوێ ڕوبەڕووی بێتەوە. ئەوان وا دەزانن کە هەتایە دەمێنن و نامرن. ئەو شتێکی ئێستا نایکەن و فەرامۆشی دەکەن دەتوانن بەیانی و لە ئایندەدا جێبەجێ بکەن، یا لە کاتێکی درەنگتر. ئەو کەسانە وا هەست دەکەن لە نێو گەمەیەکدان گە زۆر لەسەرخۆ بن و چاوەڕێ بکەن دەیبەنەوە. وای بۆ دەچن کە لە کۆتاییدا بەرامبەرەکانیان ئاڵای سپی هەڵدەکەن و گۆڕەپانەکەیان بۆ چۆڵ دەکەن، ملکەش دەبن، هەرچیەکیان بوێت دەتوانن لەوانی وەربگرن. بەواتە بەرامبەرەکە دەبەزێ و دەبەخشێ، بەڵام دەبێ بزانیت هیچ گەمە و گرەوێک لە ئارادا نییە، کەسیش لەو بەر نییە. ئەگەر هاتوو ئێمە خۆمان گرخاند و زۆرمان چاوەڕێ کرد، هەر هەموو هەل و بوارەکان لەدەست دەدەین. کەسمان نەمر نییە و کەس نییە هەتایە بۆ چاوەڕوانەکان بژیت. تەنها شتێک کە هەمان بێت ئەو تەمەنی خۆمانەوە، هیچی تر ئێمە دەنێو زەمانێکی سنووردار و داخراودا دەژین. دەبێ بزانین چۆنی کەڵکی لێ دەبینین. سنوورێک نییە پێمان بڵێت تا کێ دەڕۆین و گەشە دەکەین و پێدەگەین. هەڵبەتە ئەوە ڕاستیە و هەر هەمووشمان دەیزانین. خەڵکی بۆ هەمیشە لە بەردەم تەمەن و پیربووندا لە ترس و دڵەڕاوچێدا دەژی. هەمیشە بیر لەوە دەکەنەوە بەناو ساڵداچوون چیان لێ دەکات، لەبری ئەوەی حەقە بیر لەوە بکەنەوە لە میانەی ئەم ژین و زیندەگیە چی بکەن باشە، چۆنیش کەڵک لە ڕۆژان و ساڵانی تەمەن ببینن. بۆچوونەکانت وا دەردەکەون پڕن لە جوانی و شیری. هەر دڵی شتێکە بە بەها حەز دەکەم پێ بچمەوە لەگەڵ خۆمدا بیبمەوە ماڵەوە، بەڵام وتنی ئاسانترە لە کردنی. بە هەست ناکەیت ئەم داوایان قورسە بۆ خەڵکی کێ خاوەنی ئەو هێز و توانایە کە ژیان بەم شێوێ ببینێ و چاو لەوەها جیهانێک واقع نەتروکێنێ. من وای مەزەندە دەکەم کە گشتێکی کەمیش بێت سەبارەت بە ژیان و زیندەگیکردن. دەیزانم بەڵام شتەکان لەلا تێکەڵ دەبن و هەندێک جاریش لەو ڕیانەدا وێڵ دەبم. من هەمیشە کەسێکی بێئۆقرە و بێپشوم لێ دەردەچێت، ورم نامێنێ و بڕوام بەخۆم دەدۆڕێنم تا ئەو ئاستەی کە دەبێت کەسێک هەبێ دڵنیام بکاتەوە و بڕوام متمانی دۆڕاوم بەخۆم بۆ بکەڕێنێتەوە. زۆر لە ترس و دڵەڕاوتیە و ئەوەدام کە ئاخۆ لە ئایندەدا چی دەقەومێ. باشە تۆ بڵی خەڵکانێک هەبن لە خوان ڕابین و کە ئەوەندە گەورە و تەواون؟ کەس پێویستی بەوە نییە گەورە و تەواو پێگەیشتوو بێ. ئەوە شانشتێکی دیکەیە کە خەڵکی بە باشی تێی ناگەن. ئەوان وا تێدەکەن کە باڵق بوون و گەورە بوون بە تەنها دەرگایە کە دەکرێتەوە و دەتباتە دەرەوە. ئەوان وای بۆ دەسن کە ئەگەر لەوەی چوونە دەرەوە ئیدی جارێکی دیکە بۆی ناگەڕێنەوە. هەرگیز گەورەبوون و بێگەشتن بە تەنها سەفەرێک نییە گەڕانەوەی تیانە بێ. کەسە گەورەکانیش دەتوانن هەندێک جار مناڵانە ڕەفتار بکەن و بیر بکەنەوە، هەروەکو چۆن مناڵەکان هەندێک جار وەکو گەورە ڕەفتار دەکەن. ئەو دوو دۆخە ئەوەندە لێک دابڕاو نین کە دیارە ئەویان مایە خۆشبەختیە. ئەگەر وانە بوایە ئەوە نەوەکان زۆر لێکی دوور دەکەوتنەوە و بۆشایی و کلێن و درزی گەورە دەکەوتە نێوانیان. ئەوسا هەر کەسە و دەنێ و بیری خۆیدا دەژیا. هیچ پردوو پەیوەندیەک لە نێوان نەوەکاندا نەدەما، هەر نەوەیەک و باڵدێرێکدا دەڕۆی. من دەزانم
زۆرن ئەو دایک و باوکانی کەوا هەز دەکەن لەم دۆخەدا دەژین و زمانێکی هاوبەشیان لەگەڵنەوە تازەکاندا نییە، بەڵام ئەو شتەی کە هەمیشە دەبێ هەر یەک لە ئێمە هەی بێ و کەچی نیمانە ئارەزوێکی کوشندەیە بۆ ئەوەی لە خۆمان و لە خەڵکی و لەو جیهانەی دەوروبەرمان تێبگەین. ئارەزوێکی ڕەسەن بۆ تێگەیشتن دەبێ هەوڵ بدەین، چی وزە و خەیاڵمان هەیە بیخەینە گەڕ، لەو ڕاستیەش تێبگەین کە ئەوانی دیکە لە ئێمە جیاوازن. شتێکی ئاساییە کە هەندێک جار گەورە و تەواو نەبێت. ئەو کەسانی کە تەواو گەورن تا ڕادەیە گەر بە کەمیش بێ ترسنۆکن، ڕەنگە ئەمان زۆر باش بێ ئەو کاتی کەسێک نێر بێیامێ بێوێ زەماوەند بکات، چونکە زەماوەند پەیوەندیەک لە نێوان گەورەکاندا، بەڵام خۆ دەکرێت ژنان و مێردەکان بۆ یەکتری هەمووشت بن. تۆ دەتوانیت دایک بیت، باوک بیت، هاوڕێ و گەمە و گاڵتە و بەزمیش بیت، دەکرێت عاشق یا هاوسەر و هاوخەمیش بیت، دەتوانی مناڵ بیت، ئەو کاتی پێویستت پێیەتی. هەمووشمان ئەوە دەکەین، تەنها کاتێک کە دووچاری کێشە و گرفت دەبین، ئەو کاتەیە کە هەردووتان دەتانەوێت مناڵ ببنە و لە هەمان کاتیشدا کەچی یەکێک لەو دوانەتان ئامادە نییە ملکەچی ئەم دۆخەوێ و حساب بۆ حەزی بەرامبەرەکەی بکات. حەزم لێ بوو کە گوێم لەم قسەیەت بوو، ئەوان زۆر ئاسوودە و دڵنیای کردم. ئێستا هەست دەکەم کە باشترم گوێم لە تۆ بۆ وتت کە من پێویستم بەوە نییە گەورە و تەواو بم، زیێدە گەورە وا بزانم من یەکێکم لەو کەسانی کە هەوڵم داوە وا بم، کەچی خەڵکی وایان دەزانی من بۆ جۆرە سوکایەتیان پێ دەکەم. ئەوان هەرگیز ئەوان پێخۆش نەبووە. کەواتە تۆ لە ناخەوە حەزت بەوە نەکردووە کە مناڵ بیتەتەوە، بەڵام لە ناخی یەرێک لە ئێمەدا مناڵێک هەیە، دەبێت لەگەڵ ئەو مناڵەدا میهرەبان و جگەر سۆز بین. شتێکی دیکە هەیە کە دەبێت خەڵکی هێستی پێ بکەن، ئەویش ئەوەیە کە تۆ لە تەمەنی 25 ساڵی داواز لە شتێکی خۆت دێنی. ئەوە بۆ مانایە نەهات کە تۆ دەست بەرداری هەمان ئەو شت بوویت کە لە تەمەنی 45 ساڵیدا پێویستت پێیەتی، یان وەکو زووتر وتمان ئەوان وەدەستهێنانی شتێک نییە لە هەنووکەدا لەسەر حسابی ئایندا. ئەو شتێک کە لە تەمەنی 4 ساڵیدا ڕوویدا بینیت و ئەزمونت کرد، کەس نەیتوانیت لە تۆی بسێنێتەوە. ئەوەی تۆ دەتوانیت بیکەیت ئەوەیە کە تۆ هاوسۆز بیت لەگەڵ ئەو مناڵە تەمەن 4 ساڵیەدا کەوا لە ناو ناخی تۆدا. گەورەکان هەمیشە میهرەبان و دڵنەرمن لەگەڵ مناڵێکی تەمەن 4 ساڵەدا، بەڵام ئەگەر هەستیان کرد خۆیان وەک ئەو مناڵە هەست بە شتەکان دەکەن یا ڕەفتارەکەن، ئەوە کاردانەوەکان کاردانەوەیکی زۆر ترسناک دەبێت. ئەو ساقێز لە خۆیانەکەنەوە، ئەوان بەپەلە حاشا لەو مناڵاکەن کە بەشێکە لە خۆیان. خۆ لەوانەشە ئەو جۆرە کەسانە هەر لە زوێیەکە و دەستیان بەم بەزمە کردبێ تا ڕادەیەک لە میانەی پرۆسە گەورە بوون و گەشەکردندا کە لە بنەڕەتدا پرۆسەیەکە بۆ دۆزینەوەی ڕێگە تازە بۆ گەیشتن بە مەنزڵگا دوورەکان و وەدەستهێنانی ئەزموونی تازە و تێگەیشتن لە دنیا. بەڵام لەم پرۆسەیەدا زۆربەی خەڵکی نایەنەوێ بگەڕێنەوە سەر ڕێگە کۆنەکان، نایەنەوێ بگەڕێنەوە ڕابردوو. لە ڕاستیدا ئەوەش سەرەتای ڕق لە خۆبوونە. گەورەبوون و پێگەیشتنی ڕاستەقینەش ئەوەیە کە مرۆڤ ئازایەتی و بڕوای ئەوەی بەخۆی هەبێ کەشتی تازە فێر بێ و ئەزموونی نێو کەڵەکە بکات، هەر بە هەمان ئەندازە کۆنەکان فەرامۆش بکات. بەڵام کە تۆ بۆ پێشەوە دەچیت، هی ئەوەیە کە تۆ بۆ خۆت لەزەتی لێ دەکەیت و پێت خۆشە ڕوبەڕووی ململانەی تازە ببیتەوە، خۆ لەوانەشە بترسیت، بەڵامی ئەوەشە تەما بتگرێ و سەرسام و شاگەشکە بیت بەو شتە تازانەی کە دێنە سەر ڕێ. ئەوەش بەو مانایە نایەت کە تۆ نکۆڵی لەو کەسە بکەیت کە بوویت، گاڵتت بەو خودە بێت کە خۆت خاوەنی بوویت. تۆ بەتەنها ئەوە دەکەیت کە واز لەو شتانە دێنیت کە گەرەکت نییە، چونکە بە تەمایشتی باشتری. وەها دەردەکەوێت کە ئەوان کارێکی ئاسان بێ، هەروەک ئەوەی شتەکان لە کات و شوێنی خۆیاندا دەربکەون. ئەو کاتانی کە مرۆڤ پێویستی پیان هەیە، بەڵام گەورەبوون و گەشەکردن ئەوەندە پرۆسێکی سادە نییە. گەورەبوون و پڕ ئازارە، گەلێکیش قورسە، چونکە دڵنیانیت بەرەو کوێ دەچیت یاخود دەگی بۆ شوێنی کە لە خەیاڵی خۆتدا دادنەوە. مرۆڤ بەتاوی لەوەدا ڕاڕۆ بەگومانە، دوورە لە دڵنیایی و پڕە لە دشواری هەڵبەس و دابەس. هەڵبەت ئازارەکانی گەورەبوون شتێکی زۆر ڕاستەقینەیە. ئەو کاتەی مناڵان لە هەوڵ و ململانی ئەوەدان هەنگاوێکی باش بچنە پێشێ، لەو کاتانەدا زۆر شیلگینانە و کوشندەتر پێویستیان بەوە هەیە واز لە خۆ کۆنەکانیان بهێنن. ئەوان چیتر پێویستیان بەو خوخدەیە نییە، بەڵام بەدەست خۆیان نییە کە ناتوانن بە یەکجاری واز لە ئاسوکەوتانە بهێنن، هەر بۆیە ڕەفتاریان زۆر دژوار دەکەوێتەوە. بۆ ئەوانەی دەوروبەریش هەست دەکەن کە ئەو مناڵانە چەندە بێ ئۆقرە و ناجێگیرن، هەموو دایک و باوشێک دەزانێت من باز لە چی دەکەم. بەڵام ئەگەر ئەو ڕەتکردنەوەی خودێک زاتێک کە زووتر هی تۆ بووە زۆر قوڵ بۆتەوە لەلات، ئەوە ئاسا بە درێژایی ڕۆژانی تەمەنت کاریگەری خۆی بەجێ دێڵێ. ئەو ئەنجامەش پێی ناوتێ گەورەبوون، بەڵکو دەبێت بەڕق لە خۆبوون. خۆ هەر یەشێک لە ئێمە فێری ئەوە دەبێت کە ژیانی خۆی بەڕێوە ببات بێ ئەوەی پێویستەکانی دابین بێت. ئەو پێویستیانی کە هەر یەکەمان هەست دەکات بێ ئەوە گەورەبوون ئاسان نییە. وەلێ دوجار ئەو هەوڵە زۆرەی کە من یان تۆ دەیدی بۆ بەڕێوەچوون
ماندوومانەکات و نەبوونی ئەو پێویستیانەش لە ڕووی ڕۆحیەوە هەژارمانەکات. ئێمە ناکرێت بە جیاتی زاتی واتە خودی خۆمان ئەو زاتی کە زووتر هەمان بووە گەورە ببین، بەڵکو لەسەر ئەو بناغە توند و تۆڵە و ئەو هێزەی گۆڕین کە ساتی تازەی خۆماندا بمەزرێنین. دەبێت درک بەوە بکەین کە ئەو زاتەی زووی خۆمان زۆری خزمەت کردوین، بەڵام با هەست بەوەش بکەین کە هەنووکە کات و سەردەمێکی تازەیە و شتێکی دیکەمان گەرەکە. ئەرێ لە کەسێکت جۆلێ بووە کە پندێکی وای درکان دەبێ تاکە ڕێگەیەک بۆ گەورەبوون و گەورەبوونێکی ڕاستەقینە سەرچاوەکەی بۆ بوونی قۆناغێکی دروستبوون و ڕاستەقینەی منداڵی دەگەڕێتەوە. بەڵێ وایە منداڵیەکی تەندروست دۆخێکە پڕ لە ئازادکردن و سەربەستی. دایک و باوکی باش دەتوانن وا بکەن مناڵەکانیان بەرەو پێشەوە بچن. کارەساتەکە لەوەدایە کە خەڵکی گەر قۆناغێکی خراپی منداڵیان هەبوو بێ ئەوە لەسەری دەژین و کردەکەون. ڕاستە گەورە دەبن و دەژین، بەڵام هەمیشە ئاور لە ڕابردوو دەدەنەوە لە شتێک یا دۆخێک ور دەبنەوە کە جارێک لە جاران هەیان بووە یان تایدا ژیاون یان واز دەکەن هەیان بووە یاخود ویستویانە. چەندی ساڵە تەمەنی خۆیان بە فیرۆ دەدەن تاوەکو ڕاوی ئەو چەند ساتەکەمەی ئاسوودەجی بکەنەوە کە بە مناڵی هەیان بووە کە دیارە حەق وایە ئەوان واز لەوە بێنن وە کەسانێکی گەورە و تەواو دەنێو خۆشیێکی ڕاستەقینەدا بژین کە ئەمڕۆکە هەیەە. وابزانم ئەوە ئەو شتەیە کە بە بەنکێش و تلیاخۆرەکان بەدوایدا دەگەڕێن. ئەو ئاسوودەگی کە بۆ ماوەیەکی کورت دەستمان دەکات وانە؟ بەڵێ ئەوان بۆ جۆرێک لە خۆشنودی دەیانەوێت بگەڕێنەوە ڕابردوو، بەڵام ئەمایان بێکەڵکە. تۆ دەبێت بۆ پێشەوە هەنگاو بنێ. دیارە ئەویان زۆر قورسترە لە گەڕانەوەت بۆ ڕابردوو. دەزانی چاوەڕێ چیت؟ هەرچەندە کەس ناتوانێت تا ئەو شوێنە دوورە بگەڕێتەوە دواوە. هەر بۆیە هەوڵێکە پڕ لە ناومێدی منان و چوون بۆ پێشەوە واتاوە دەستهێنانی کۆمەڵێ ئەگەر و هەل و بوار تاقیکردنەوەی ئەو شتانەی کە هەرگیز بوارد نەبووە تاقییان بکەیتەوە. سەبارەت بە هەموو ئەو شتانی کە زووتر قسەت لەسەرکردن، سەبارەت بەوەی کە ئاخۆ دەتوانی بگەیت بەو شوێنە دوورە لە ڕابردوویەکی زۆر زوودا. گرانتریشت ئەوەیە کە تۆ دەبێت دەست بەرداری شتێک ببیت بێ ئەوەی بزانیت چ قازانجێک دەکەیت گەر ئەویان بکەیت. ئەوە بۆیە خەڵکی بەردەوام دەتلێنەوە و ئازار دەچێژن. ئەم ڕاستی دەزانن و لە بەرامبەردا هیچیان پێ ناکرێ. یەکێک لە کارکتەرەکانی ڕۆمانوسی ئەمریکی فۆکنەر دەڵێ لە نێوان خەم و هیچدا من خەم هەڵدەبژێرم، بەڵام هەڵبژاردننی ئێمە کەوتۆتە نێوان خەم و هەر هەموو زیندەجیەوە. هەڵهێنانی هەنگاوی یەکەم ڕۆ ئەو جۆرە ژیانە ڕەنگە پڕ بێ لە ئازار. خۆلەوانەشە زۆر بە قوڵی هەست بە و ئازار کوشندەی تەنیایی و دۆڕان بکەیت، بەڵام خۆتۆ هەر تەنیا بوویت و لە سەردەمێکی زۆر دێرینەوە دووچاری ئەو دۆڕان و زیانە زۆرە بوویت. ئەوەی کە هەنووکە لە دەستت دەچێ و دەیدۆڕێنی بە تەنها خەونێکە و بەس. دەبێ ئەوان و ئاگاهاتنیەکی سیر بێ وەک ئەوەی کە بۆ یەکەم جار لە ژیان تا چاو بکەیتەوە وەک لەدایک بوون. بە تەنها لەو کاتەدا تۆ بە تەواوی ڕوت و قود نیت. ئەو کاتی تۆ ئامادەیت خۆت بۆ گەورەبوون تەیار و چەکدار بکەیت، ئەو کاتە تۆ خاوەنی ئەو هێزەی کە خۆت بگونجێنی. تۆ وتت کە پێویست بەوە دەکا هەنگاوی یەکەم بنێم. ئەو هەنگاوانە چین؟ مرۆڤ چۆنی دەستی پێ بکات؟ یەکەم هەنگاو ئەوەیە کە واز لە خەونەکەت بێنی، دەستبەرداری بیت، چونکە هیچ کەسێک ناتوانێت بە یەکجار هەر هەموو تەماعەکانی وەدەست بێنێ. ئەمەشان هەنگاوێکی وا گەورە و سەرەکیە کە کەس نادۆزێتەوە و پێت بڵێ چۆن ئەو هەنگاوە هەڵبنێ. دەبێت لە شوێنێکەوە دەست پێ بکەیت. لەوانە شەوا هەست بکەیت کە هەموو هەوڵەکانت بێکەڵکن و هیچ وەدەست نایە. لەوانە هەستێکی قوڵداد بگرێ بەوەی کە تۆ هەوڵێکی جوان دەدەیت و ئەو هەنگاوانت مای خۆشی و سەرسوڕمانە، بەڵام دوجار لە هەر هەوڵێکدا هەست بکەیت مایە پوچیت وا چاکەوازی لێبێنی. دەزانی بۆ قسانی تۆ فیلمێکی کۆنم بیرکەوتەوە بە ناوی ڕاوی بەیانیکە، بەڵام پرسیاری من ئەوەیە ئاخۆ دەبێت چی بکەین بۆ ئەوەی ئەو بەیانیمان لێ هەڵبێ. دەبێت بۆ هەمیشەوە تووریابیت، باەخ بە شتەکان بدەیت. ئەگەر هەستت کرد شتەکان لە دەست دەرچون و تۆ پێیان سەغڵەت دەبیت، دەبێت لە خۆت بپرسیت کە چۆن شتەکان دەخەیتەوە شوێنی خۆیان. هەوڵ بدە پەیوەندی لە نێوان ئەو شتانە بدۆزیتەوە کە دەیانکەیت لەگەڵ ئەو شتانەی کە هەستیان پێ دەکەیت. دەبێت لەگەڵ خۆتدا دابنیشی و هەندێ وەڵامت بەدەستەوە بێ. لە خۆت بپرسە کە تۆ بۆچی ئەوەندە دڵڕق و دوژمنکارانە لەگەڵ خۆتدا ڕەفتار کرد؟ بۆچی بەدەستی خۆت دەخەیتە تەڵەوە؟ چی لەوە قازانجەکەیت؟ چ وێنەیەکت لەلایە سەبارەت بە خۆت؟ تۆ واز دەکەیت گەر ئاواهی بەدزیەوە مەزەندەی ئەوە بکەیت کە بێدەسەڵات و زەبوونیت کەسێکی دیکە دێت و یارمەتی دەدا؟ تۆ بەڕاستی واز دەکەیت گەر ئاوایی شکستە باڵ و ئیفلیس و خۆت پیشانی خەڵکی بدەی ئیدی خۆشەویست دەبیت؟ تۆ زووتر باست لەوە کرد کە هەریەک لە ئێمە لە ناخی خۆیدا ڕۆمانێک دەنووسێ، ئەوان وەک شێوە نواندنێک دێتە بەرچاو
بۆ مانایە هەر یەک لە ئێمە دەنێ و درامەیەکی تایبەتە ڕۆڵی خۆی دەبینێ بۆ هیوایش کە ئەوانەی بەرامبەرمان ڕۆڵی ئەو کارکتەرانە ببینن کە ئێمە دەستنیشانی دەکەین بەڵام گەر هەموو مەسەلەکە خەیاڵ و فەنتازیایە بۆچی دەبێ ڕۆڵی ئەو کارکتەرانە بدەین بە خۆمان کە هیچ خەریکی لە دواو نییە ئەمەیان بەتەنها دیوێکی مەسەلەکەیە ئەو ڕۆڵانە ئەوەندەش بێکەڵک نین وەک لای تۆ دەردەکەون بۆ ئەمە ئەو شتە خراپانەی کە دەرحەق بە خۆمان دەکەین هەمیشە بە دیوێکدا چاوەڕی جۆرێک لە خێر و پاداشتین خۆ لەوانەشە سزایە کە دەست پێ بەسەرماندا ڕاستەقینەترین پاداش بێ هەندێک لە مناڵان هەست دەکەن کە خۆشەویستن تەنها ئەو کاتێک کە سزا دەدرێن گەر بێت و دایکە و باوکە بێباک بن و گویان پێ نەدەن لای ئەوان ئەم دۆخە لە هەموو دۆخەکان خراپترە بۆ ئێوە خەڵکیشی گەورە و تەواو هەمیشە چاوەڕی بایەخی زۆرین لەو کەسانەی کە بۆ ئێمە پلۆپایەکیان هەیە ئێمە ئامادەین خۆ بخێنە ناو هەر هەموو دۆزەخەکانەوە بەمەرجێک هەست بەوە بکەین ئەوان لە دەوری ئێمە و بەتەنیا جیان نەهێشتین بەڵام گرفتەکە ئەوەیە کە ئەوان دەوری ئێمەیان چۆڵ کردووە ئێمە هیچ ڕێزێک بۆ ئەو ئازارانەی خۆمان دانانین ئێمە هەمیشە گفتوگۆ لەگەڵ دارمایەکان دەکەین هەتا گەر تارمایی ئەو کەسانش بن کە هێشتاوان لە ژیانە من وا مەزەندە دەکەم کە دارمایەکان لە هیچ باشتر بن خۆی ئەویان کارە ساتەکەیە ئێمە وا هەست دەکەین ئەگەر هەموو جار خۆمان دڵنیا نەکەینەوە لە بوونی ئەو تارماییە بزر و نادیاریانە ئەوە کەسمان لە دەور نامێنێ خۆ ڕاستیشە گەر ئێمە واز لەو تارمایە نەبێنین هەڵبەت هەست بە ئازارێکی کوشندەی ئەو لێک دابڕا ناکەین هەستکردن بە تەنیایی کار کەسێکی گەورە دەبێت تیایدا بژی و ئەزمموی بکات بەڵام ئەگەر ئازایەتی ئەوە تیابێ کە بەرگەی ئەو هەموو کۆست و دەردی بە تەنیامانە و لێک دابڕانە بگریت بتوانیت و ئاگا بیتەوە ئەویان ڕێخۆش دەکات بۆ دۆخێکی باشتر بەوەی کە ئیدی چیتر وەک مناڵ ڕەفتار ناکەیت کەوات دێ بکات بۆ هەموو شتێک پشت بەوانی دیکە ببەستیت و ملکەتیان بیت ئولفەت و دۆستایەتی و هاوسۆزی لە نێوان دوو کەسی گەورە و هاوتادا ڕوودەدا ئەوە ئەو کاتەیە کە مرۆڤ فێری خۆشی و مەزاق و گاڵتە دەبێ و بەڕاستی تیان دەگات ئەو کاتەیە کە خەڵکەکان بە تەواوی خاوەنی خۆیانن ئەو کاتەیە کە بەڕاستی تێدەگەن و دەزانن ئەوان خۆیان چێن و چیان پێ دەکرێت ئەو کاتەیە کە بەڕاستی دەتوانن خۆیان بۆ خەڵکی بکەنەوە ئەو کاتەیە کە ئیتر فێر دەبیت و هەوڵ دەدەیت کە هەرگیز داوای ئەو شتانە لە خەڵکێک نەکەیت کە ناتوانن پێتی ببەخشن بەتەنها دەتوانیت خۆشی و لەزت لەو شتانە ببینیت کە ئەوان بە تۆی دەبەخشن خەڵکی دەتوان لەم جیانەدا بەشداری هەموو شتەکانی یەکدی بکەن بەڵام مەرجە یەکەم جار بگەن بە خۆیان و لە خۆیان تێبگەن مەبەستت ئەوەیە بڵێ خۆشەویستی و ئولفەت و هاوسۆزی شتگەلێکن تەواو دوومانەی جیاوازی لە لای گەورەکان و مناڵەکاندا هەیە مناڵ بە جۆرێک لەو شتانە تێدەگا و دەیزانێ کە لەوە جیاوازە گەورەتی دەگا و دەیزانێ باشە بۆ گەورەکان لەوە سەیر و سەمەرترە کاتێک تۆ یەک شێوە نزیکبوونەوە و هاوسۆزیت لە خەیاڵە ئەویش نزیکبوونەی مناڵێکە لە دایک و باوکی خۆ لەوانەشە زۆر بە دڵکوڵ پێویستت بە و جۆرە نزیکبوونەوەیە هەبێ بەڵام پێویستت بەوە دەکات لەم جۆرە ڕەفتاری خۆت بترسیت چونکە زۆر بە سادەی پێ دەڵێن ئەوەیان بچووکە دەکاتەوە دەتکا بە کەسێکی زۆر بڵێ و جێر ئەگەر بەم ئاراستەیە کار بکەیت وەک ئەوە وایە لە دوعەکەمدا بگەڕێتەوە ناو منداڵانی دایکت ئەگەر لە هەوڵی خۆتدا بۆ نزیکبوونەوە هەستت کرد بچوو گەویتەوە بە تایبەتی ئەو کاتێک کە پەنا بۆ کەسێکی زۆر لە خۆت گەورەترە بیت و دەتەوێت بتپارێزێ لەو کاتەدا حەقە لە ونبوونی یەکجارێکی خۆت بترسیت بەڵام خۆشەویستی کەسێکی گەورە و تەواو هەرگیز نابێت تەمای بچووکبوونەوە بزربوون بەڵکو بەهێز و گەورەتر و جوانترمانەکات مەبەستت ئەوەیە بڵێ مەترسی و ڕیسکی خۆشەویستی ئەوەندە گەورە نییە کە ئێمە بەزەندەی دەکەین هیچ کەسێک ناتوانێت ڕیسک و مەترسی لە خۆشەویستیدا بە دوور بگرێ دوجار ئەوە تویت و خۆت بە بەرامبەرەکەت دەبەخشیت خۆتی پێشکەشەکەی لەوانەیە بەرامبەری توی بوێ لەوانەشە دەست بەڕووتەوە بنێ و ڕەتت بکاتەوە ئەو کاتی تۆ خۆت دەخەیتە بەردەستی ئەوی دیکە و خۆتی بۆ دەکەیتەوە و هەموو بوونی خۆتی پێ دەبەخشیت بێگومان بەلەوەی کە ڕەنگە لەم خۆبەخشینەدا ئازار بدرێت ئەوە بۆیە هەندێک کەس وایان پێ باشترە هەرگیز خۆشەویستی نەکەن ئەو کەسانە لەوانەیە پێیان باشتر بێ خۆدا بخەنەوەی خۆ بخەنە ناو مەترسی و ئازاری ئەو خۆشبەخشینە بەوی دیکە هەر بۆیە دەترسن خۆ بۆ ئەوانی دیکە بکەنەوە دەترسن لەو خۆڕوتکردنەوەیە کە هەموو خۆشەویستێک پێویستی پێیەتی بەڵام مرۆڤێکی گەورە و پێشکەوتوو کە خۆشەویستی دەکات هەموو بوون و ناسنامە و گەوەری خۆی ناخاتە مەترسیەوە کە لە هەنووکەدا هەیەتی خۆ دەبێت بەرامبەرەکەت ڕێزێک بۆ ئەو گەوهرە و ناوە دابنێ ئەگەر ئەو کەسە خۆشەویستەکەشی لەدەست بچێ دەکرێ بڵین خۆی لەدەست نەداوە بەڵام گەر تۆ بە دوای کەسێک داوێڵ بیت کە ئەو گەوهر و ناسنامە و ماهیەتت بۆ دابمەزرێنێ
بە جۆرێک لە جۆرەکان گەر ئەو کەسە دوون کرد و لە دەستتدا لەوانەیە هەر بەڕاستی وێران بیت و تێک بشکەیت. مەبەستە بڵێ لە نێو گەرمای گەورەترین و قوڵترین و خۆشەویستیدا مرۆڤ هێشتا هەستێکی وای هەیە کە لە بەرامبەرەکەیە جیاواز و داپڕاوە؟ بەڵێ، لە ساتەکانی نزیکبوونەوە هاوسۆزی زۆر قوڵدا ئەو دوو کەسی یەکدیان خۆش دەوێ هەست بەوە ناکەن کە دوو کەسی جیاواز بن، بەڵام ئەو هەستە قوڵەی بەیەکەوە بوون و بەشداریکردنی خود بەخود لەگەڵ بەرامبەرەکەتدا جیاوازە لەوەی ئەو قوتت بدا و هەڵت لوشۆ بتخوات. دەزانی من ژیانێکم ناوێن گەر خۆشەویستیتیانە بێت؟ جا قوربانکی هەیە بیەوێ هەرچێکی کە دەیکەیت پڕتر و دەوڵەمەندتر دەبێت گەر خۆشەویستی تیا بێ، بەڵام خۆشەویستی هەموو دەم ئامادە نییە. بیر لەوە بکەرەوە کە تۆ چ هەستێکت هەیە ئەو کاتانەی هیچ کەسێکت دەدەور نییە ئەو خۆشەویستیت لەگەڵدا بگۆڕێتەوە. لەو لاوەش بیر لەوە بکەرەوە کە چ پاداشتێکی گەورەیە و چ ئەزمونێکی خۆشە کە خۆشەویستی لە ناوچنگتایە. من ئێستاکە پورێکی خۆم بیرکەوتەوە، هەنووکە تەمەنی لە 80 تێپەڕیوە، بەتەنیا لە یەکێک لە بیابانەکانی کالیفۆرنیادا دەژی. جارێکیان من لێم پرسی کە چۆنی کات بەسەر دەبات. وەڵامی پورم ئەوە بوو، من لە ڕۆژێک تا ئەوەندە سەرگەرم و سەرقاڵم کە کات بەشم ناکات. لەم دواییەدا سەردانم کرد و ویستم بزانم مەبەستی چییە لەوەی کە کات بەشی ناکات. کە چون بینیم لەگەڵ کۆمەڵێک کەسدانیش و سەرگەرمی قسەکردن و گفتوگوێ لەسەر هونەر و ئەدەب. هەفتانە کۆمەڵێک کتێبی هەڵدەبژار بۆ خوێندنەوە، لەو لاوە هەر خۆی کێکی بۆ خۆی دروست دەکرد. لە هەمان کاتدا چوو بە ناو کۆرسێکی نووسین کە لەوێ داخولێکی لەسەر چۆنێتی نووسین تەواو کرد. مەبەست لەو خولەش ئەوە بوو کە فێر بێت چۆن داهێنان و شاکاری جوان بدا بەدەستەوە. لە نێو خەمە ڕۆشنبیرەکاندا سەرگەرمی ڕازاندنەوەی باخەکەی بوو. لەو لاوە سەردانی خەڵکی دەکرد، جگە لەوەی کە لەگەڵ چەندەها کەس نامەی دەگۆڕێەوە، هەر لە هاوڕێ و دۆستان و خوزمان تا دەکاتە بەنامە نووسین بۆ هەندێک بەرنامەی ڕادیۆیی، بە تایبەتی ئەو بەرنامانەی کە دەمەتەقە و گفتوگوی ڕاستەقینەی تێدەکەوت. پورم هەرچێکی دیکە دەیکرد بۆ ئەوە نەبوو کە خۆی سەرقاڵ بکات، بەڵکو لە دڵەوە چێژی لەو ئیشە دەکرد کە لە بەردەستی بوو. چەند ساڵێک لەمە بەربەتەنیا سەفەرێکی دەروی وڵاتی کرد، کاتێکی زۆر خۆشی بەسەر برد. لە گەڕانەوەیدا ماوەیەک لە لای ئێمە مایە و زۆری پێخۆش بوو، ئێمەش دڵخۆش کرد. ئەو هەمیشە دڵی بەوە خۆش بوو کە کات لەگەڵ ئێمەدا بەسەر ببات، بەڵام ئەم تەواو دڵخۆش دەبوو کە کات لەگەڵ ئێمەدا بەسەر ببات، بەڵام ئەم تەواو دڵی خۆش دەبوو گەر هەر یەک لە ئێمە لە شوێنێکی دیکەدا سەرگەرمی کارێک بووایە. هەرگیز دەستێکی وای نەدەبەخشی بە ئێمە کە چاوەڕێی ئێمە بێت تا سەرگەرمی بکەین و ئاوەدانی بۆ دروست بکەین. هەرگیز بەو چاوە سەیری ئێمەی نەدەکرد کە لێمان بپارێتەوە بڵێ خۆراکم بەدەمەوە بکەن. هەمیشە بە هەر جۆرێ بوایە خۆی خۆراکی بۆ خۆی دابین دەکرد و پێویستەکانی فراهەم دەکرد. کەواتە گەڕێنەوە سەر پرسیارە کۆنەکە، چۆنی بەڕێوە بچین، چۆن فێربین بە خەڵکی نەڵێین دەرخواردمدا، چۆن خۆمان لە خەمی خۆراکەکانی خۆمان دابین. زۆر گرنگە گوێ لە خۆمان بگرین. زۆربەمان لەگەڵ ڕۆژگاردا فێری ئەوە دەبێت کە لەگەڵ دەوروبەردا خۆی بگونجێنێ. هەر لە زووەوە هەوڵ دەدەین ئەو پەیامانەی کە پێمان دەگەن ڕوون و ئاشکرا بن. مناڵان کە هێشتا ساوان فێری ئەوە دەبن و دەزانن کە کەی برسیان دەبێ و کەی ئازار دەچێژن. بەڵام ئەو کاتی ئێمە چکۆل و ساواین، دەنجی خەڵکانی دیکە زۆر لە دەنجی ئێمەمانان بەرزترە. لە ئێمە پتر لە خۆیان دڵنیان و دلێرانەتر لە ئێمەش دەنگ هەڵدەبڕن. دیارە ئاسانترە بەگوێی خەڵکی بکەیت و لەگەڵیان بڕۆیت. گەورەکان هەموو شتێکیان بە حسابە. ئێمەش ئەو کاتێک کە مناڵین وەک ئەوان لە شتەکان تێناگەین، هێدی پەیوەندی لە نێو شتەکاندا دەدۆزینەوە. لەگەڵ ئەوەشدا ئەوان باشتر لە ئێمە دەزانن خازانجیان وا لە کوێدایە. ئێمە ئەگەر گوێ لە گەورەکان بگرین خوانمان ڕازاوە دەبێ، شوێن و جێگەی ڕێگەمان دەبێ. باشە گەر ئێمە ئەوە نەکەین چۆن دەتوانین بەرامبەر ئەو هەموو خێر و قازانج و فریوە گەورەکان بوەستین؟ چۆن هەر خۆمان بتوانین پێویستەکانی خۆمان دابین بکەین؟ ئەویان چیرۆکێکی ترە، چیرۆکێکی ئەوەی چۆن بتوانین بژین و زیندەگی بکەین و بمێنین. ئەو کاتی کە هێشتا مناڵین، بەڵام ئێمە هەرگیز پێویستیمان بەوە نییە هەمان ئەو شتانەی جاران دووبارە و سێبارە بکەینەوە. بۆ خۆ گونجاندن لە دەوروبەر و خەڵک تێگەیشتن پێویستی بەڕاهێنان هەیە. دەبێ بای ئەوەندە ئازابین کە بەدەنجی بەرز بدوێن و بێتە سوودڵە ڕاوچی قسەی دڵی خۆمان بکەین. ئەگەر ئێمە بۆ ماوەیەکی درێژ خۆمان ڕاهێنا لەسەر ئەوەی جۆمان لە دەنجی خۆمان نەبێ، ئەوە ئەو دەنگەمان زۆر کز و لاواز دەبێ. لەوانەشە مرۆڤ هەر بە تەواوی واز لە دەنجی خۆی بێنێ. لەوانەشە ببێتە پەستی و تووڕەبوون و قار خواردن، بە تایبەتی گەر کەسێک بۆ ماوەیەکی ئەوەندە درێژ دەمی خۆی دابخات. بەڵام هەرێک لە ئێمە دەنجی ماوە و دەمێنێ، بۆیە دەبێت بوار بە خۆمان بدەین. ئەگەر ئێمە فێر ببین کە چۆن گوێ بگرین، زۆر شت فێر دەبین و جۆمان لە شتی زۆر سیر و سەمەرە دەبێت. بەڵام من گومانی ئەوەشم هەیە کە جۆمان لە هەندێک ناخۆشیش ببێ.
ئایا هەر یەک لە ئێمە کۆمەڵێک شتێ پەنهان و شاراوی خۆی نییە کە گوێگرتن لێ قورس و ناخۆش دەبێ؟ ئەو کاتی شتەکان دەکەونە ڕوو ئاشکرا دەبن بۆ هەندێک لە ئێمەمانان مامەڵەکردن لەگەڵ ئەو بابەتانە هیلاکەرە. ڕەنگە هەر لەبەر ئەوەیە کە بوونی دەروونناس پێویستە. دەروونناسەکان یارمەتی ئەو جۆرە خەڵکە دەدەن کە ڕاز و نهێنیەکانی خۆیان بدرکێنن، بکەونە هەڵکۆڵینی ناخی خۆیان و تاوکو ئەو شتانە بخەنە ڕوو کە شاراون. لەولاوە بتوانین خۆدا بمەزرێنینەوە خۆڕێک بخەینەوە. لە ئاکامیشدا لەڕێی درکاندنی ئەو ڕاز و نهێنیانە باریشانمان سووک دەبێ و سەربەست و ئازاد دەبین، وانە؟ بەڵێ، ڕاستە کە دەروونناسەکان یارمەتێکی زۆری خەڵک دەدەن، هەڵبەت لە ڕێی ئاشکراکردنی ئەو هۆیانەی کە بۆچی هەندێک کەس وە بە خراپی مامەڵە لەگەڵ خۆیانەکەن. خەڵکانێکن کە بەڕاستی ئامادەن ئازاری خۆیان بدەن، لەوە شتێ ناگەن کە بۆچی وا دەکەن. دیارە ئەرکی دەروونناس ئەوەیە کە یارمەتی ئەو جۆرە کەسانە بدات کە لە نێو بازنەی ئەو خۆ ئازاردان و خۆڕوخاندنە دەریان بهێنێ. دەکرێت لەوەدا یارمەتیان بدات کە بتوانن ئەو کۆسبوتەگەرانە لا ببەن کە کەوتونەتە سەرڕێی گەورەبوون و گەشەکردنیان. ئەو کۆسبوتەگەرانەی کە خەڵکی دەیخاتە سەر ڕێگەمان، بەڵام ئێمەش خۆمان لی دەگەڕین لەوێدا بمێنە و ڕێگەمان پێ بگرن. کاری دەروونشکاری ئامڕازێکی گەلێک چاکە بۆ سەرفرازی و خۆڕزگارکردن. ئەو کاتێک کە بۆ یەکەم جار نەخۆشێک لەسەر قەڵەوێڵە ڕاکشا، ئەوەیان بەڕاستی هەنگاوێکی گەورە بوو بۆ سەرجەم مرۆڤایەتی. بەڵام خەڵکی لە دەرەوەی نەخۆشخانە و دوور لە یارمەتی دەروونناس و ڕاکشان لەسەر قەرەوێڵە دەتوانن بە جۆرەها شێوە یارمەتی خۆیان بدەن. من مەبەستم نییە بەڵام کە ناکرێت تۆ ئارام لەسەر قەرەوێڵ ڕابکشیت و قسەکانی دڵی خۆت بکەیت. من چەندەها جار سەرکەوتوانە هەر لە ڕێی تەلەفۆنەوە یارمەتی خەڵکم داوە کە ڕاز و نهێنەکانی خۆیان بدرکێنن. هەمیشە خەڵکی توانای ئەوەی هەیە بە یارمەتی دەروونناسەکان لە کێشە و گرفتەکانی خۆیان نزیک ببنەوە. یەکێک لەو هۆیانەی کەوا دەکات پرۆسەی دەروونشیکاری ماوەیەکی دێش بخایەنێت ئەوەیە کە ئەو خەڵکە ئامادە نییە لەوە تێبگات کە گۆڕانی ئەوان بەرەو باشتر پەیوەندی بە خۆیانەوە هەیە. ئەگەر بیانەوێت لە ناخۆ بگۆڕێن، دەبێت لە خۆیان بپرسن کە بای چەند ئامادەن دڵ و دەرونی خۆیان بکەنەوە و بگۆڕێن. نابێت گوێ بەوە بدەن کە چەندەها جار پێویستیان بەوە دەبێت بچنە ناو ناخی خۆیان و خۆیان بخوێننەوە. نابێت گوێ بەوە بدەن کە چەندە پێویستیان بەوە دەبێت لە ڕووی ڕۆحی و سۆزداریەوە خۆ پاک بکەنەوە، خۆ بەتاڵ بکەنەوە. دەبێ ماندوو بن. خۆ هەوەنتە نییە، مرۆڤ بە شەو ڕۆژێک ناگۆڕێ. بەڵام من هەستێکی وام هەیە کە هەندێک جار گۆڕان مەبەستم گۆڕانی مرۆڤە. زۆر ئاسان بێ، بەسەر خۆم هاتووە. سەیرە هەندێک جار کتوپڕ هەستێکی جیاوازت دەبێ سەبارەت بە کەسێک یان شتێک. کتوپڕ بارێکی قورس لەسەر شانت لا دەچێت، یان درگاکان بەڕوودا دەکرێنەوە و شتێک کە تۆ بووی ماندوو بوویت و لە ململانێدا بوویت و دەستی بنیت زۆر ئاسان دی بەدەستەوە. بەڵێ، لەوە دەچێن دەجار مەعجزەیەک بخڵقێ. ئەوە شتێکی چاکە، چونکە یارمەتی خەڵکی دەدات کە لە ژیاندا ڕێ بکەن. بەڵام هەموو شتێک پێویستە لە سەرەتاوە بە هەوڵ و ململانە دەست پێ بکات. زۆر لە وڵەکان بە خوڵقانی پەرجوویەک کامیشە بۆ ئەوان دێتە پێشێ کە چاوەڕێ دەکەن، بەڵام زیاتر دەخایەنێت لەو تاوە گۆڕانانەی کتوپڕ مرۆڤ دادەگرێت. ئەمایان کردەیەکەوە شارانە هەڵی دەبژێرین. ئەوەیان بڕیارەکە ئەو کاتەی دەڵێ ئیدی ژیانی خۆمان لە لای خۆمان و لە دەستی کەسێکی دیکەدا نییە. هەندێک بڕوان وایە کە باوکێکی باش یا دایکێکی باش دەتوانێت ڕۆڵی دەروونناسێک ببینێ و لەو شیکاری و دەروون و هەڵکۆڵینەدا یارمەتی دەرێکی زۆر باش بێ. بەڵام چ دەکەی کە خەڵکێکی ئەو جۆرە دایک و باوکەی نییە؟ ئێمە هەمیشە واز دەکەین کە ئیدی خێر و خۆشیمان وا بەدەست دایک و باوکانمەوە. ئیدی لە مرۆوە دەبێ ئەوان بایەخمان پێ بدەن تا ڕادێک ڕاست دەکەن. لە هەموو شتی گرنگتر ئەوەیە کە ئەو کەسی بێوێ ڕۆڵی دەروونناس ببینێ. مەرجی یەکەم ئەوەیە کە بایەخ و خۆشەویستی بۆ بەرامبەرەکەی هەبێ. بەڵام خەڵکی ئەوەش لە یاد دەچێتەوە کە دایک و باوکی باش ئەو دوو کەسن کە یارمەتی منداڵەکانیان دەدەن و خۆی بایەخ بەخۆی بدات و ئاگەی لە خۆی بێ. یەکێک گوتێتی ئەگەر تۆ ژەمە خۆراکێک بدەی بە کەسێک، ئەوە هەر بۆ ئەو ڕۆژە تێری دەکەیت. بەڵام ئەگەر فێری ئەوەی بکەیت کە چۆن گەشە بکات و گەورە بێ و پشت بە خۆی ببەستێت، ئەوە دەتوانێت بە درێژایی ژیانی خەمی خۆراکی و خزمەتی خۆی بخوات. ئەو کاتێک کە تۆ بڕیار دەدەیت کە ئاگاد لە خۆت بە و خزمەتی خۆت بکەی، خۆت سەردار و بەرپرسی بوون و ژیانی خۆت بی، ئەوە کاتەیە کە ئەرک و کارێکی قورست لە بەردەمدایە. ئەویان بیرکردنەوە و ماندووبوونێکی زۆری دەوێت تاوەکو بتوانیت خۆت لەو خۆ خراپانی خۆت قورتار بکەیت. خۆ لەوانەشە بەشێک لە تۆدا سەغڵت بێ و بەو گۆڕانانەی کە تۆ بەتەمایت لە خۆدا بەرپایان بکەیت. ئەو بەشەی کە لە تۆدایە زۆر ئارام و خۆشحاڵە بۆ هەڵس و کەوت و خۆ و کۆنانەت دەیەوێ هەروەکو جاران ژیان بباتە سەر. هیچ ئارەزوو ناکات شتەکان بە زۆرێکی جیاواز ببینێ، ناشوێ بەکارێکی جیا هەڵبستێ. بۆیە ئەو بەشە لە خود و ڕۆحی تۆدا
دەجەنگێت کە شتەکان وەکو خۆیان بن و نەگۆڕێن. ژمارەیەکی زۆر لە ئێمەمانان حەز دەکەن هەموو شتێک بکەن کەچی حەز بە گۆڕانی خوان ناکەن. بەڵام گەر بەڕاستی مەسەلەکە وەربگرین دەبێ ئەو هەوڵە قوڵتر بێ لە گۆڕانی چەند هەڵسوکەوت و خویەکی سادە و ساکار کە مرۆڤ دەتوانێت بە ئاسوودەیی واسیان لێ بهێنێ و ئاسان لە کۆڵ خۆیان بکاتەوە. بێگومان شتەکان لەوە کوشندەترن. هەموو ئەو شتانی کە بایەخمان پێدان کۆمەڵی بابەتی گرنگن. هەبوون و نەبوونیان زۆر لە سەرمان دەوەستەیە. هەموو خەون و خەیاڵ و ختورەکانمان هەرچی فانتازیایە کە هەمانە ترسناک و کوشندەن. جێ بایەخن. زۆر ئەنجامی باش و خراپ لەسەر ئەو خەیاڵ و فانتازیانەی ئێمە وەستاوە. هەستی ئێمە سەبارەت بەوەی ئاخۆ کە ژینی ئێمە لەم جیانەدا ڕاست و دروستە یان نا. مەسەلەیەکی پڕ بایەخە. سەبارەت بە خودی خۆمان کە چەندە خۆمانین. بە مانایەکی قوڵتر بەشێک لە خودی هەر یەک لە ئێمە هەست دەکا کەی هەڕەشەی لەسەرە و هەوڵیش دەدا هەمیشە بجەنگێت لە پێناومانە و ژیان. کاسێتی دووەم دیوی دووەم خۆی وایە، بەڵام هەمیشە لە پرۆسەی گۆڕاندا بەدحاڵیبوونێک هەیە، ئەوەی کە لەژێر هەڕەشەدایە هەڵسوکەوت و خۆ خراپەکانی خۆمانە. خۆی خراپی بیرکردنەوە چۆنێتی ڕەفتارمان کە هەموو ژیانی ئەمی ژاراوی کردووە. ڕزگاربوون لەو هەموو خوخدە و خراپانە ماوەی دەوێ و سووربوون و پێ لەسەرداگرتن و بەردەوامی گەرەکە. ئەوە بەتەنیا بەس نییە کە بتەوێت بگۆڕیت، دەبێ ئەو نیاز و مەبەست و ویستت بوێت. تۆ پێویستە ئەوەت بوێت هەتا ئەو کاتەشی کە ناتەوێت بگۆڕیت. دەیها شێوە هەیە بۆ گەیشتن بۆ مەبەستە. هەندێک لەو شێوانە زۆر کۆنن. بۆ نمونە کەسێک پێ دەڵێ نرخی ئازادی ئەوەیە کە دەبێت هەمیشە و تا ئەبەد و ئاگابیت و چاودێربیت لە دەستی نەدەیت. یەکێکی دیکە پێ دەڵێ دووبارە و سێبارە و دەبارە هەوڵدا. کۆنە، بەڵام ڕاستە. تۆ دەبێت چاودێری ئەوە بیت کە چی دەکەیت. هەر کاتێک ویستت خۆت بگریت و بچوشی بکەیتەوە یا لە پایۆپلەی خۆت دابەزێنیت، یەکسەر بوەستە و سێرێکی دەوروبەری خۆت بکە و ورە بدەوە بەر خۆت و خۆت بەرز بکەرەوە. هەوڵ بدە کە ڕاست بیتەوە. ئەوەش پێویستی بەوە هەیە کە وێنەی شتەکان وەکو خۆیان ببینیت. ئەو ڕاستیانەی کە لە دەرەوە هەن خەڵکی بۆ هەمیشە دەیانەوێ بێکەم و کوڕی و تەواو بن، کەچی هەر خۆیان ئەو ئازادی خۆیان دەدۆڕێنن. چ پێویست ناکات وا بن، دەبێ واز لەم جۆرە بۆچوونە بهێنن. کامڵبوون هەرگیز بۆ مرۆڤ نەهاتووە. لەوانەیە هەندێک شاکاری هونەر و ئەدەب هەبن و جوان و تەواو بن، بەڵام کەی هەموو کارە هونەری و ئەدەبیەکان ئەو شتە پڕ و دروستن؟ مرۆڤێکی تەواو بێ و خەوش و هەرچێ بێ مرۆڤێکە کە تەحەمل ناکرێ. دادگایکردنی خۆت بەوەی کە ببیتە سۆپەرمان، کەسێکی کارامە و باڵا. جارێکی دیکە ئەوەش دەبێتەوە بەوەی کە تۆ مامەڵەیەکی زۆر خراپ لەگەڵ خودی خۆدا دەکەیت. هەر ئەوەش بیانوێکی باشە بەوەی واز لەم خەیاڵە بهێنیت. هەرگیز دادگایی خۆت مەکە. خۆت وەکو هەیت پێ قبوڵ بێ و بەڵام تکایە هەر لەو شوێنە مەوەستە و بجوڵێ. مەبەستە بڵێ خۆم بە هەموو هەڵە و هەرا و هوریا و ناڕێکیەکەوە بوێت، بەڵام مامزانی هەوڵی من ئەوەیە کە چی دیکە خاوەنی ئەم هەڵە و هەنگامەیە نەبم. ئەگەر ئەوە بکەیت تۆ تاکە کەسێک دەبیت کە ئەوەت کردبێ. تۆ دەزانیت کە شتێکی تر هەیە کە زۆر سەخڵەتم دەکات؟ ئەو هەموو ئاگابوون و چاودێری و کارکردنە زۆرە کە کۆتایی نییە. هەر کە بیری لێ دەکەمەوە ماندوم دەکات. مەسەلەکە گەم و سوعبەت نییە، ئەرکێکی قورسە. کوانێ ئەو هەموو خۆشی و گەرم و گوڕەی کە لە سەرتادا لێ دوین، ئەی لەکوێوە دێ بڕیاری خۆڕسک و سەلیقەتی کارکردن؟ هەموو خەڵکی قسە لەوە دەکەن کە حەز بەوە دەکەن بە سەلیقە و خۆڕسکانە کار بکەن. ئەگەر بکرێ لە دەرەوەی هەستەکانی خۆیانەوە بن، ئەو خەڵکە خۆیان دەنێ و کۆمەڵێک سندوقی معریفەتدا ئەخنیوە. لەوێدا زۆر بە زەحمەت هەست و نەستی خۆیان بۆ دەخوێنرێتەوە. یا با بڵین چیتر ناتوانن. ناومێدن لەوەی بە سادی و ئاشکرا هەست و سۆزی خۆیان تاقی بکەنەوە. ئەوان لەو بڕوادان کە ئەگەر بتوان مێشک و عەقڵی خۆیان فڕێ بدەن دەتوانن سەرفراز و ئازاد بن.
ئەویان یەکێکە لەو بیرۆکانی کە ڕۆمانوسی ئینگلیزی D.H. لۆرانس پشگیری لێ دەکرد. بەڵام نە سەربەستی و ناست و سۆزەکان ئەوەندە سادە و ساکارن لەنێو هەریەک لە ئێمەدا گەلێک کاردانەوەی بە پرۆگرام کراو هەیە لە بەرامبەر زۆر شت کە ڕوبەڕوومان دەبێتەوە. یادکەوتنەوەی هەر هەموو سەرزەنشت و هەڕەشەکان کۆمەڵە یاسا و ڕێنمایی و هەڵس و کەوت کردن کە لە قوتابخانەدا دایان خوێنین، سۆزێک بۆ نیشتیمان و گەڕانەوە بۆ ڕابردوو، حەکایەتەکانی پیرێژنەکان، هەر هەموو ئەو شتانە لەگەڵ هەست و نەستی ڕاستەقینەی ئێمەدا تێکەڵ دەبن، کەواتە لە ڕووی پراکتیکیەوە مەسەلەی سەلیقەیی و تەردەستی بۆ هەمیشە بوومانایەدێک کە هەریەک لە ئێمە ئامادە و تەیارە کە یەکەم شدڕاو بکە کە دەنێو مێشکیدا دەدرەوشێتەوە. یەکەمین بیرۆکە و یەکەمین خەیاڵ هەروەکو ئەوەی پەیامێک بێ و لە قوڵایی دڵ و دەروونمانەوە هاتبێ، بەڵام خۆ دەکرێ ناخ و دڵ و دەرونی هەریەک لە ئێمە پیس بوو بێ. وا چاکە ئەو هەڵس و کەوت و کاردانەوانەی خۆمان بپشکنین و لێیان وردبینەوە. ئەو کاتی وە دەرکەوتن تاوەکو بزانین ئاخۆ ئەو پەیامانە لە چۆوە دێن. دەبێ بڕیار بدەین کار بە کامیان بکەین، کامیان بەڕاستی لەگەڵ حەز و ئارزوی ئێمە یەکدی دەگرێتەوە. ئەوەش بەو مانایە نایەت کە هەر ساتە ناساتێک چاودێری خۆت بکەیت. پێویست ناکات ئەوەندە لە خۆت ڕابمێنی ورد بیتەوە، هەروەکو ئەو هەزار پێی کە بیری چوو بۆ چۆن ڕێ بکات. بەڵکو مەسەلەکە وایی پێک دێ کە تۆ خۆت بدەیتە دەست هەست و نەستە ڕاستەقینەکانی خۆت. ئەوسا دەبینیت کە کارکردە دەبیت. ئەگەر تۆ مەبەستت بێ بە دڵگەرمیەوە کار بکەیت و هەوڵ و تەقەلا بدەیت، ئەوسا خۆت دەبینیت کە چەندە گەرم و گۆڕانە دێتە مەیدانێ. خەڵکی دەڵێن ئێمە دەمانەوەی هەموو شتەکان ئاسان بێنە دەست و ژیان بەڕێوە بڕوات. دەی باشە، گەروایە یەکەم شت کە پێویستە ئەوەیە خۆمان بین، زاڵ بین، بەتەنها ئەو کاتە کارەکانت بۆ ئاسان دەبن کە تۆ بتوانیت یەکەمین بەرپرسی کار و کردەوەکانی خۆت بیت. هەر ئەوەیە وات لێ دەکا چاوەڕێی چاکە و جوانی بیت. هەر ئەوە شەمانای سەلیقەی و تەردەستی و کردەی خۆڕسکی، هەر بووە سێکس جوودبوون کردەیەکی پڕ لە ڕەزامەندیە بۆ کەسانی گەورە. بەتەنها کەسانی گەورە و پێگەیشت و دەتوانن خاوەنی خۆیان بن، دەشتوانن ڕواز لە خودپەرستی بێنن و لە هەر پەیوەندێکی کۆکدا تەندروست بێننە دەرێ. ئەم قسەیە دژوار دەردەکەوێ، وەلێ ئەوەیان یەکێکە لە نهێنەکانی خۆشەویستی. وا خەریکە قاینم بکەیت تا دێ باشتر و باشتر لەم مەسەلەیە تێدەگەم، بەڵام دڵنیا نیم لە خۆم کە تا ئێستا تاوە حاڵی بووبم چیتر ماوە بیکەم. دەبێ فێری ئەوەش بیت کە چۆن چۆنی خۆت دەدوێنیت. ئەوەیان زۆر گرنگە. پێویستت بەوە دەبێت کە شتەکان شی بکەیتەوە تاوەکو بتوانیت خۆت لە خۆت دڵنیا بیت. تۆ پێویستت بەوە هەیە کە دیالۆگێکی بەردەوامت لەگەڵ خۆتدا هەبێ. ئەویان لە هەموو کات و هەڵوێستە خراپ و زۆر ئاڵۆزەکاندا یارمەتیت دەدات. ئەو کاتی منداڵێکی زۆر لاسار و هەر لەناو تۆدا و ئاگاهات و ویستی ئازاری دەوروبەر بدات، دەتوانیت بیوەستێنیت و گفتوگەی لەگەڵ بکەیت. دەتوانیت پێی بڵیت نا وا مەکە، هەندێک جار لەوانەیە بە جۆرێکی دیکە بکەوێتەوە. ئەگەر بایەغ بەو شتانە بدەیت، دەتوانیت لەو ساتە وەختەدا چیت بیوێت بیکەیت. ناهێڵی شتەکان لە دەست دەربچن. هەمیشە هێزی ئەوە دەبێت کە زاڵ بیت بەسەر خۆتدا و هەر شتێک کە حەزی پێ نەکەیت بوەستیت. ئەوە شتێکە کە زۆر باشە بیزانیت کە لە سەرەتادا قورسە، بەڵام هێدی ئاسانە بێت. هەر دڵی سربەستی مرۆڤ لەسەر ئەو سوک و هەڵوێست و کورتەوەستان و تێڕمانانە وەستاوە. چ پەراوێزێکی بەرتەسکی هەیە ئازادی؟ گرفتەکە ئەوەیە کە تۆ هەمیشە باش ڕەفتار ناکەیت. بۆ نمونە گەر ئەو مناڵە لاسار و بێگوێیی ناو تۆ گەرەکی بوو ڕەفتارێکی ناشرین بنوێنێ، تکایە نەکەی دەست بەجێ سزای خۆت بدەیت. بەداخەوە تۆ زۆر جاران ئەوە ڕەفتارتە و زوو سزای خۆت دەدەیت. ئەو منداڵە ببەخشەکە لە ناو ناخی خۆتدایە. زۆربەی ئەو شتانەی کە خۆت زۆر بەناجۆر و ناپەسەندیان دەزانیت، وانییە گەر بتوانیت جوان مامەڵە لەگەڵ خودی خۆدا بکەیت. ئێمە زۆر جاران زۆر شتی سیر و سەمەرە دژ بە خۆمان دەکەین، تەنها بۆ ئەومانە بیسەرمێنین کە ئێمە ئەو کەسە خراپین کە بە مناڵی بووین، کە دەکرێت ئەو کەسە خراپەی سەردەمی مناڵی بە تەنها دەستکردی خەیاڵی خۆمان بێ. ئێمە هەندێک جار دەتلێنەوە و ئازار دەچێژین بەدەست ئەو گوناهانەی کە بە تەنها خەیاڵ بوون، وەک ئەوەی کە هەستێکی سیرمان هەبوو بێ بە منداڵی دەرحەق بەدایە و بابە کردبێتمان، وەک ئەوەی وەڕس و تووڕە و داغدار بووبین، چونکە لە دوای ئێمەوە مناڵێک لەدایک بوو بێ و ئەستێرەی ئەو منداڵە هەڵکشابێ و هی ئێمە داکشابێ. ئەو هەستی کەوای لێ کردوین خۆمان بێنەرق بزانین و بڕوامان بە خۆمان دۆڕاند بێت. ئێمە پێمان وتراوە کە ڕقمان لە گوناه بێ و گوناهکارانمان خۆش بوێ، بەڵام ئێمە بە ڕێگەیەکی دیکەدا دەڕۆین و مەیلی شتێکی دیکەمان هەیە. ئێمە ڕقمان لە گوناهکارەیە و کە لە ناخماندایە، لەو لاوەش بە گوناهەکەوە نووساوین و لێی نابینەوە.
هەوڵمەدە هەڵەکانت لەو قەوارەی خۆیان گەورەتر بکەیت تەنها هەوڵی ئەوە بدە کە تێ بگەیت و بۆچی ئەو هەڵانەت کردووە و دوجاریش بتوانە بیتەوە سەرڕاستە ڕێ هەموو ئەو سۆز و خۆشەویستی و باەخەی گەرەکتە بۆ مناڵە زیندوی ببەخشیت دەتوانی بەخۆتی ببەخشیت ئەو کاتی توانیت ئەو مناڵی ناو ناخت بناسیت ئەوسا هەست بۆ دەکەیت کەی فشاری بخەیتە سەر کەی خۆشی و ئارامی پێ ببەخشیت کەی واسی لێ بێنی و بە تەنیا جێی بێهەڵیت و ئەگەر گەیشتیتە ئەو قۆناغی کە ئەو مناڵی ناو ناخی خۆت بناسیت ئەوسا چاکتر دەتوانیت هاوسۆزی خۆت بیت دەتوانیت خۆت لەسەر ئەوە ڕابێنیت کەی هێمن و ئارام بیت نەرم و نیان چ کاتێکیش داواکانت لە خۆت هەبێت دوجار دەبێت هەوڵی ئەوە بدەیت چۆن لەگەڵ خودی خۆت بگونجیت لەگەڵ خۆتدا هاوڕە و دۆست بیت هەڵ بکەیت هەوڵ بدە ئەو مناڵی ناو ناخی خۆت بگریتە باوەش لەگەڵ خۆتدا پر دروست بکەیت ئەویان هێز و وزەیەکی گەورە و لە ناو ڕاحی تۆدا ئەمبار دەکات هەر کاتێک پێویستت پێی بوو بەقەڵکت دێ جارێکیان من پیاوێکم بینی زۆر خەمگین قەهرێکی گەورەی دەخوارد نزیکترین هاوڕێی مردبوو هەستی دەکرد دوای مەرجی ئەو زۆر تەنیایە من لەگەڵیا دانیشتم و بە قوڵی هەستم بەژان و ئازارەکانی دەکرد دوجار پێم وت لەوە دەچێت تۆ باشترین هاوڕێی خۆت لەدەستدا بێ وتی بەڵێ وایە پێم وت تۆ دەزانیت باشترین هاوڕێی تۆ کێیە بەسەر سامێ و سێرێکی کردم بۆ ساتێک ڕاما و خەیاڵ بردیەوە چاوەکانی پڕ بوون لە فرمێسک پاشان وتی وابزانم ئەویان زۆر ڕاستە تۆ خۆت باشترین هاوڕێی خۆتیت باشە ئەگەر ئێمە هەموو ئەو شتانە بکەین لە هەموو شتانەش تێ بگەین ئایا بەڕاستی ژیانی ئێمە دەگۆڕێت ئەگەر ئێمە فێری ئەوە بین چۆن خۆشەویستی بکەین و بتوانین خۆ پەروەردە بکەین زۆر لەوە دەوڵەمەندتر دەبین کە خەیاڵمان بۆی بچێت بەڵام هێشتا کۆمەڵێک گرفت و کێشە دەمێنن کە سەر و دڵمان بگرن بەدەست کۆمەڵێک بەزین و نشوستی ڕاستەقینەدا دەتلینەوە و ئازار دەچێژین ژیان خۆشی ناو گەشت و گوزار نییە یا باخێکی پڕ لە گوڵ بێت گیان بەپێی بەرژەوەندی ئێمە هەڵناسووڕێ هەندێک ڕێوڕەسم و مەرجی ئینسانی هەیە کە کەس ناتوانێت لی دەربچێت ئێمە پابەندین بە کۆمەڵێک یاساوە کە دەربازبوون لیان قورسە ئەم دنیای ئێمە لە ئازار و گرفت و نشوستی و زیان و لە دەستچوون بە دەرنیە بەڵام دەتوانین هەرچی هێز و وزی هەمانە بیخێنە گەڕ تاوەکو بەرگی ناخۆشەکانی بگرین هەوڵ بدەین گەورەترین پشتی خۆمان لەو ژیانەوە دەست بێنین ئەگەر ئێمە بتوانین خۆمان لەو خەیاڵ و فانتازیای ئازاد بکەین کە هەمانە فێری ئەوە ببین و بزانین سەرچاو ڕاستەقینەکانی هێز و وزەی ئێمە وا لە شۆدا ئەو ساتێ دەگەین کە هەر هەموو گیان دەرگاکانی لە بەردەمی ئێمەدا کراوە دەبن و دەتوانین هەموو کونجێکی بپشکنین ئیدی دنیا چاوەڕی ئێمە دەبێت خەڵکی هەمیشە حەزەکەن کەوا خۆیان ببینن کە هیلاک و هەلاهەلان وای دەنوێنن کە شت نەماوە تاقی نەکەنەوە هەرچی وزەوێزی هەیانە بەکاریان هێنا و شت نەماوە نەیکەن هەرچی یەکیان لەدەست هاتووە کردویانە ئەو خەڵکە ئامادەن لە بەردەمی خۆیاندا ببەزن لەگەڵ ئەوەشدا ئەگەر ئێمە هەر هەموو توانە و ئەگەرەکان لە بەردەمی خۆماندا دابنین بێگومان ئەوە وەکو کانی و زنەیەک وایە کە بەردەوام ئاوی لێ هەڵبقڵە لەنێو هەرێک لە ئێمەدا وزەیەکی لە بن نەهاتوو هەیە ئەوە وەکو سەرمایەک وایە کە لە بانقێک دامان نابێ و دەستمان لێ نەدابێ ئەمەیان سادەترین جۆری خۆشبەخشینە ئەمەیان کۆتایی نایە هەرگیز بێزار نابیت ئەوەیان وزە و توانایەکە کە دەتپارێزێت کاتێک بێرنات بێرنسن ڕەخنەگری هوەری تەمەنی گەیشتە 90 وتی من بەو پەڕی تاسەوە لە سەر سووچی شەقامەکان دەوەستم شەفقەکەم بەدەستەوەیە بانگی ڕێبوارەکان دەکەم و سوال و تکای ئەویان لێ یەکەم کە ئەگەر هەر چرکەیەکیان هەیە و کەڵکیان لێ وەرنەگرتووە بیبەخشن بە من ئەو کابرایە دیتوانی تا ئەو پەڕی لەزەت لە هەموو چرکەیەکی ژیانی خۆی بکات دەتوانێت بڵێت کە ئەم پیاوێکی زۆر دەگمەن بوو بەڵام ئێمەش دەتوانین ئەوە بکەین ئەوان وەک نهێنی ژیان و زیندگی وایە هیوادارم کە بتوانین ئاواهی بژین هیچ گومانی تیان نییە کە دەتوانین من زۆر کەسم بینیوە کە توانیویانە بەڕاستی توانیویانە ئاواهی بژین ئێمە هەمومان دەتوانین یارمەتی خۆمان بدەین کە بگۆڕین پێ بگەین و گەورەتر ببین بەو کەسەی کە لە ناو ئێمەدایە و دەبێ ببین دەتوانین فێر ببین کە چۆنی ببین بە باشترین هاوڕێی خۆمان ئەگەر وا بکەین ئەوە تا دنیا ماوە هاوڕێیەکی جوانمان دەبێت هەمیشە دەتوانین وورەی خۆمان بەرز ڕابگرین دەتوانین ئارامی بە خۆمان ببەخشین یارمەتی خۆمان بدەین و ڕۆحی خۆمان ئاسوودە و تێر بکەین ئەو کاتی هیچ کەسێک لە دەورمان نییە ئێمە باشترین سەرچاوەی وزە و هێز و توانستی خۆمانین باشترین ڕێنماییکەر و ڕاوێژکاری خۆمانین
ئێمە هەر هەمومان ڕاهاتوین کە چاوەڕێی کەسێک بین و شەیەکی ناسکمان دەرحەق بڵێ، بەڵام خۆ ئێمە بە هەزارها قسەی جوان و ناسکمان هەیە دەرحەق بە خۆمان کە دەکرێ بە خۆمانی بڵێن. من وا هەست دەکەم کە گەلێک نهێنی هەبوون لە تۆ فریان بووم، زۆر پند و حکمەتی جوانم لە تۆ بیست، هیوادارم هیچیانم لەبیر نەچێتەوە. بێگومان وایەت دەکەونەوە، بۆ هەمیشەش کەڵکیان لێ دەبینیت. لێرەدا هاتینە کۆتایی پەرتووکی چۆن دەبیت بە باشترین هاوڕێی خۆت، پاشان چەند زانیاریەک دەربارەی ئەم پەرتووکە. سەبارەت بەم دوو نووسەرە میدریت نیومان و بێرنارد بێرکۆتس ژنومێردن، هەردووکیان دەروونناسن و لە نیویۆرک وانەی دەروونزانی دەڵێنەوە، هەردووکیان ئەندامی کۆمەڵی دەروونناسانی نیشتیمانین. دیارە ئەو کۆمەڵەی ئەمریکیە و ئەوان ئەندامی کۆمەڵێک ڕێکخراوی پیشەیین. خات و میدریت لە کۆلێژی باڵای هەنتەر دەرچووە و هەر لەوێدا ماستەری لە دەروونزانی وەرگرتووە. خات و نیومان لەژێر دەستی تیۆدۆڕیک بۆ چەندەها ساڵ کاری کردووە، توانی پرۆگرامێکی تەواو لەسەر دەروونشیکاری تەواو بکات. بەڕێوەبردننی ئەو پرۆگرامە لەلایەن هەمان کۆمەڵی دەروونناسانی نیشتیمانی بەڕێوە چوو. خات و نیومان جگە لەو کاری لەسەرەوە سەرپەرشتیارە لە دەستگای خزمەتگوزاری و ڕێنماییکردنی خەڵکی لە نیویۆرک، دیارە کارەکانیشی بوونەتە بەشێک لە کتێبەکەی کە لە ساڵی 1970دا دەرچوو لە ژێر ناوی چەند ڕێبازێکی نوێ بۆ ڕێنماییکردنی منداڵان. ئەو کتێبە وەک ئەنتۆلۆژی کۆمەڵێک نووسەر کە لەسەر جیانی منداڵان و شیکاری دەرونی کاری گەوریان ئەنجام داوە، وەک ڕێبەرێک خەڵکی کەڵکی لە دەبینن. بێرنارد بێرکۆتس دەرچووی کۆلێژی نیویۆرکە، ماستەری لە زانکۆی کۆڵۆمبیا تەواو کرد، دکتۆرەکەشی لە زانکۆی نیویۆرک بوو. پاشان پەیوەندی کرد بە پەیمانگای ئەلفرێد ئادلەر، دیارە و پەیمانگایە هەر بە ناوی دەروونزانی گەورە ئادلەر خۆیەتی. جگە لەوەش لە هەمان کاتدا و لەو سەنتەرەش کاری دەکرد کە بایەخی بە نەخۆشەکانی عەقڵ دەدا. زیاتریش قوتابیانی خوێندنی باڵا تیایدا کارمەند بوون و ئەزموونی خۆیان دەوڵەمەند دەکرد. دکتۆر بێرکۆتس لە هەردوو کۆلێژی جۆن جەی و نیویۆرک سیتیدا سەرگەرمی وانەوتنەوە و لێکۆڵینەوە بوو. کۆلێژی جۆن جەی بایەخی تەواوی بە مەسەلەکانی تاوان دەدا. ئەم وەک نووسەرێک بەرهەمی خۆی لە زۆربەی ڕۆژنامە و گۆڤارەکاندا بڵاو دەکردەوە. یاوەری سێم لە دەرکردنی کتێبی چۆن دەبیت بە باشترین هاوڕێی خۆت کە جین ئۆنەوە لە نیوجەرسی گەورە بووە. دەرچووی کۆلێژی سیگمۆرە لە زانکۆی کۆڵۆمبیا، ماستەری لە فەلسەفە وەرگرتووە. ئەو خانمە دەیەها لێکۆڵینەوەی لەسەر کێشە و گرفتەکان ئامادە دەکرد، لە ڕێی کەناڵەکانی تەلەڤیزیۆنیەوە پەخش دەکران. لە دەستگایەکیشدا وەک نووسەر پەرەی بە توێژینەوەکانی خۆی داوە و زۆر بایەخیشی بە جەماوەر و بوونی ڕاو ڕای گشتی داوە. ئەو خانمە شووی کردووە و وەک نووسەرێکی ئازاد لە نیویۆرک سیتیدا دەژی. بەشێک لە خوێندنەوەکانی هەندێک لە نووسەران ڕێکزریت وتوێتی زۆر دەگمەنە کەسێک هەبێ و لەسەر ئەم گۆی زەویە بژی و گرفت و کێشەی نەبێ. ئەو گرفت و کێشانەی کە سەرچاوەکان ڕۆحی خۆمانە. هەندێک جار ئێمە گەورەترین و خراپترین دوژمنی خۆمانین، بێ ئەوەی کەپی بزانین. ئەم کتێبە دانسقەیە، دەتوانێت گرفتەکانت چارەسەر بکات بەوەی کە یارمەتی دەدات خۆت خۆش بوێ. بە هەست و سۆز و حکمت و ڕۆحێکی ڕێنمایی کەرەوە نووسراوە. ئەوە کتێبێک نییە لەسەر وشەی چۆن بوەستی، بەڵکو زیاتر فێرت دەکات کارکردە بیت. هەر کەسێکم ناسی بێ و ئەم کتێبی خوێندبێتەوە دوجار کەسێکی باشتری لێ دەرچووە لە چاو جاران. تکایە بیخوێننەوە، ژیانت دەگۆڕێت. بە دڵنیایەوە دێڵم کە ژیانی منی گۆڕی. نۆرا ئیفرن وتوێتی میدریت نیومان و بێرنارد بێرکۆتس کتێبێکی زۆر دەگمەنیان نووسیوە. من پێتان ئەڵێم کە ئەم کتێبە پڕە لە ئەفسوون، بەڵام هەموو جوانەی کتێبەکەش لەوەدایە کە باز لە سیحر و ئەفسانە ناکات. با بە کورتی و سادەیی پێتان بڵێم کە من بێ ئەم کتێبە ناژیم. نەیل سیمۆن وتوێتی خۆی هیچ حەبوو دەرمانێکی وا کاریگەر لە ئارادا نییە و زۆر بە پەلە و خێراوات لێ بکات کە چۆن ببی بە باشترین هاوڕێی خۆت. بەڵام ئەگەر من نیگەران و ڕەشبین بم، لە ڕۆژێکدا دوو جاران دەیخوێنمەوە. دیارە پەرداخێک ئاویش لە بەردەمی خۆمدا دادەنێم. هەموو جارێکیش ورەی منی بەرز کردوتەوە. ئەم کتێبە ڕۆح و سروشتم پێ دەبەخشێ، وات لێ دەکات ڕوو لە باشتر بیت.
دان گرینبێرگ وتوێتی چۆن دەبیت بە باشترین هاوڕێی خۆت بەدەر لە هەر گومانێک کتێبێکی زۆر ڕووناکە بەلایەنی کەمەوە هەفتەی جارێک دەخوێنینەوە و سەر لە نوێ خوێندنەوەی پێویستە. بەر لە خوێندنەوەی من کەسێکی پەست و غەمگین ئەوەندە لێوە لەرزە بووم کە کەمترین شت دەیترسانم. کەسێک بووم کە هەرگیز بوارم بە خۆم نەدەدا و ڕۆژگاری خۆم نەبوو. هەر لە دوای خوێندنەوەی ئەم کتێبە هەستم کرد هێمن و بەتواناترم لە جاران. یەکسەر چوومە دەرەوە و زۆر بە سادەی دڵی خۆم بە ئایسکرێمێکی مۆز خۆش کرد. خات و پاولا پرێنتز وتوێتی ئەم کتێبە داوات لێ ئەکات کە هیچ کەس نەکەیت بە بەرپرس لە کار و کردەوەکانی خۆت تاکە کەسێک کە لە شتەکان بەرپرس بێت خۆتیت. ڕیچارد بێنجامین وتوێتی ئەم کتێبە بۆ ئەو کەسانە نووسراوە کە بە تەواوی خۆیان خۆش ناوێ هەموو شتێک دەگۆڕێت. گەر تۆ بتوانیت باشترین هاوڕێی خۆت بیت. بێری بێرنس وتوێتی لەو کاتانەی کە کێشە و گرفتم زۆر دەبوو کە زۆر دەشڵەژام ئەم کتێبە بۆ من هەناسێکی پاک و قوڵی ناوە شاخان بوو. ئێستاکەش پاش خوێندنەوەی چەند جارم بۆ ئەم کتێبە پند و حکمەتە بەکەڵکەکانی بوونەتە بەشێک لە ژیانم. ڕۆژنامە و گۆڤارەکان ستایشی چۆن دەبیت بە باشترین هاوڕێی خۆت دەکەن. جۆرێکە لە گفتوگوی زیندوو لە ڕووی سایکۆلۆژیەوە کۆک و دامەزراوە ئاراستەی ئەو کەسانە کراوە کە ڕقیان لە خۆیانە یاخود قێز لە خۆیان دەکەنەوە. خەڵکانێک کە حوسڵی ئەوەیان هەیە ئۆتۆمبیلەکانیان بخەنە گەڕ بەڵام خۆ دەشکرێ بۆ سەغڵەت نەبن کە خۆ فێر بکەن چۆنی خۆ بخەنە گەڕ. نیویۆرک تایمس. 2. ئەو شتەکە نووسەران بێرکۆتسەکان دۆزیانەوە شێوازێکی زۆر لە یادکراو لە گفتوگۆکردن و مامەڵە لێک نزیکبوونەوەیەکی ئادەمیانە کە دەکرێت پێی بڵین نزیکبوونەوە لە ناسینی من. شیکاگۆ تریبیون سندیکت. 3. ئەم کتێبە پڕە لە سۆزە پڕ لە یاسا و ڕێو ڕەسمی سیر و سەمەرە ڕەچەتەیە بۆ ئەو کەسانەی وەڕس و بێزارن. دەرمانێکە دش بە فیگاری و نیگەرانی و پەژموردەیی دش بە وەردەبەردان و بەزین و دش بە تەنیایی. لۆس ئانجلس تایمس. 4. لە گەوهەردا نووسەرانی ئەم کتێبە دەڵێن بوەستە و ژیانی ئەمڕۆکە تێکەڵ بەو هەست و سۆز و کاردانەوانە مەکە کە دەکرێت ناجۆر و ناگونجاو بن بەیەکەوە. ئەو هەست و سۆز و کاردانەوانەی کە لە مناڵێوە لەگەڵ خۆدا هەڵت گرتوون بوەستە و چی دیکە لە پایە و پلەی خۆت کەم مەکەرەوە. خۆت مەشکێنە بچووک مەبەرەوە. هەر ئەو نووسەرانە یارمەتی دەدەن کە چۆن بگەیت بەو قۆناغە. دیترۆیت فری پرێس. 5. ئەگەر دەرمانێکی سیحراوی هەبوایە بۆ ژیان و زیندەکیکردن کە بخرایەتە ناو بوتڵێک و بفرۆشایە دەتوانیت دڵنیابیت لەوەی کە بەرنەدەکەوت. بەڵام لەبەر ئەوەی کە دەرمانی وا لە بازاڕدانیە میدرید نیومان و بێرنارد بێرکۆتس ڕێگەچارەیەکی دیکەیان دۆزیەوە تا یارمەتی خەڵکی بدەن کە ژیانێکی پڕماناتر ببەنە سەر. جگە لەوەش بتوانن ئەوەندە ئازابن بەسەر ئەو تەنگ و چەڵەمانە زاڵ بن کە ناهێڵن بەختەوەر بن. ئۆکلاند تریبیون. 6. هەمیشە دووبارە و دەبارە ئەم کتێبە بخوێنەوە. بەڕاستی چێژبەخشە. پاشان لەوە تێدەگەیت کە بۆ هەر دڵە ڕاوچە و ترس و ناومێدیەک هۆکاری بەجێ هەن. خوێندنەوەی ئەم کتێبە ئارامبەخشە. هارتفۆرد کۆرانت. 7. کتێبێکی فریودەرە دوورە لە قسەی پڕ و پوچ بە شێوەی پرسیار و وەڵام دامەزراوە کۆک و جوان ئەوەندە بەرزە کە دەبێت ڕێزی بۆ بگریت. هۆستن کرۆنکڵ. 8. بە زمانێکی شیرین و ڕوون دوور لە زمانی تەکنیکی بەڵام ڕۆشنبیرانە فێرت دەکات چۆن لە ڕووی سۆزداریەوە خۆشبەخت بیت بۆ هەر کەسێک گەر بیەوێت لە ڕووی عەقڵی و ڕۆحیەوە ئارام بێت. خوێندنەوەی ئەم کتێبە بەکەڵکە بۆ تێگەیشتن لە سەرچاوەکانی خۆش و نەخۆشی. لابیرەری جۆرناڵ. 9. خەڵکێکی زۆر جوان و بەرەوپیری ئەم کتێبە چوون و ڕێی خۆیان دۆزیەوە بۆ بوون بە باشترین هاوڕێی خۆیان. خۆشی و گەشانەوەیان بەڵگەیەکی ڕوونە کە چۆن ئەم نامیلکەیە توانیوێتی ژیانیان بگۆڕێت لەوانەیە ژیانی تۆش بگۆڕێت. مینیپۆلس تریبیون. 10. زۆر گرنگە گوێ لە خۆمان بکرین ئەگەر بتوانین ببین بە باشترین هاوڕێی خۆمان ئەوسا دەتوانین بەختەوەر بین. ئەمەیان کتێبێکی دانسقەیە بۆ ڕێنمایی و ئامۆژگاری پێسا کۆلانیوس. 11.
هەوڵ بدا ئامۆژگاری ماقوڵ بدۆزیتەوە، هەستی پێ بکەیت، واز لە شتی مناڵانە بێنە، بەوە ڕازی بە کە ئیدی تۆ گەورە و تەواویت، لەسەر هەردوو پێخۆت بۆستە. دالاس تایمز هیراڵد. 12. دنیایەک سەرسامی و شاگەشکە بوون، هەموو کەسێک باسی دەکات. بۆستن هیراڵد ئامریکاین. 13. لە فرۆشدا پلی یەکەمینە و ئەوەشی سەرسامیە. ئەم کتێبە فێر دەکات کە چۆن چارەسەری دەرد و گرفتەکانی خۆت بکەیت. ژمارەیەکی زۆر لە خەڵکی کە زۆربیان ئافرەتن ئەم کتێبە دەخوێنە و لی دەدوێن. نیویۆرک مەگەزین. 14. میدریت بێرنات. سپاس بۆ هەردووکتان. من پێویستم بەم کتێبە هەبوو. ئەو دوو زاتە دەروون ناسن، ئەوان فێرمان دەکەن کە چۆن چۆنی لەگەڵ خۆماندا دۆستایەتی بگرین. هەموو شتێک دەگۆڕێت. ئەوان وا دەڵێن ئەو کاتی کە دەبیت بە باشترین هاوڕێی خۆت. چاکسنفڵ. تایمز یونیەن. 15. نیومان و بێرکۆتس ئاگاداری کێشە و گرفتەکانی تەنیایین، خۆ بەکەم زانین، بەیەکەوە و لە فۆرمی دیالۆگدا چەندە وشە و ڕستەمان فێر دەکەن تا بتوانین هێز و وزە لە ناو خودی خۆمانەوە بخوڵقێنین. ڕۆنۆک تایمز. 16. بە زمانی کەسێکی ئاسایی بۆمان ڕوون دەکەنەوە کە هەر یەک لە ئێمە توانا و هێزی شاراوەی تایە کە بتوانێت شادومان بێت. لە ڕێی دەیەها پرسیار و وەڵام پیشانمان دەدەن کە دەشێ هەر یەکێک لە ئێمە بەڕۆحێکی ئیجابیانەوە کار و کردەوەکانی خۆی هەڵبسەنگێنێت. بگرە ئازادانش لە ڕووی سۆزداریەوە هەموو شتەکانی خۆمان هەڵبژێرین، چاکتریش لە توانا و هزری خۆمان تێبگەین. لە کتێبی منث کلەب. 7. باشترین لە چوونت بۆ لای دەروونزانێک و ڕاکشانت لەسەر قەرەوێڵە ئەم کتێبە بخوێنەوە کە زۆرترین فرۆشی هەیە. دوای ئەوە تۆزێک نرخ و بایەخی پتر بۆ خودی خۆت دابنێ. ویلینگتن نیوز. ئازیزان، لێرەش داهاتینە کۆتایی ئەم زانیاریانەش. هەر شاد بن.